سڵتانە ببینێرانی 964 متوانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری ساعتی سفر گەڕامەوە لاتان لەم ئەڵلقەی بەرنامەکە تیش دەخەمە سەر دوایین گۆڕاکاریەکانی نێوان ئاڵۆزەکانی ئەمریکا و ئێران و ئەو هەڕەشە و گوڕەشەیە کە لە نێوانیان هەیە و ئەو بابەتانەی کە ئێستا وای کرد یعنی دۆناڵد ترامپ هەڕەشەکەی بۆ فراوانکردنی شەڕ نەباتە سەر تاوەکو ئێستا هیچ بڕیارێکی نوێ نەدراوە لەوەی کە ئایا شەڕەکە فراوان دەکات یاخودنا ئەوەی کە هەیە لە میدیاکانی ئەمریکا کە باز دەکرێت دۆناڵد ترامپ بڕیاری کۆتایی نەداوە بەڵام شەڕەکەشی بۆ فراوانکردن بڕیارەکەی وەستاندووە. لەلایەکی تریشەوە تاوەکو ئێستا لە دوای شەڕی چ ڕۆژەوە نەک ئەم شەڕەوە بەردەوام زانیاری نوێ و نهێنی نوێ ئاشکرا دەبێت لەسەر شەڕەکە کە چۆن ئەمریکا کەوتوتە هەڵەوە لە تێڕوانینی بەرامبەر بە ئێران و پەلاماردانی ئێران و دواتر ڕوخاندنی ڕژێمی ئێران بەڵام بۆی نەکراوە. ئەمانە هەمووی بەوردەکاری لەم ئەڵلقەیە باز دەکەین سەرباری ئەوەش لە سەرەتای هەفتەی داهاتووەوە لە هەشتی ئابەوە ئیتریادی وەساندنی شەڕی هەشت ساڵی نێوان عێراق ئێرانە کۆمەڵێک نێنی نەزانرا و وردەکاری ئەو شەڕە کە تاوەکو ئێسش ڕەنگە ماخەکانی هەرمابێت لەسەر ئەم وڵاتانە دیسانەوە لەم بەرنامە باسەکەین وەکو هەمیشەش و لەم وەرزەی سەعاتی سفردا کۆمەڵێک پرسیاری بینەرانی بەرنامەکە و بینەرانی 964م هێناوە کە ئەوان پرسیاریان کردووە بۆ مەڵقەی بەرنامەکە و ڕوبەڕووی کاک عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی دەکەمەوە. جەناب عەقید بەخێر بیتەوە. سپاسانەکەم خۆشتان بەخێر بێن. هەر بژیت. پۆلتیکۆ دەڵێت یعنی ئەمە باس لەوە دەکات ئێستا بڵاوی کردوێتەوە کە تاوەکو ئێستا نهێنی لەبارەی شەڕی ئەمریکا و ئێرانەوە یان نهێنی نەزانرا و هەر ئاشکرا دەبێت. یەکێک لەوانە ئەمریکا بە هەڵە هەڵسەنگاندنی بۆ کەوتنی ئێران کرد کە دەستی کرد بەم شەڕە لەوەی کەوتبووی خۆپشاندان و ناڕەزایەتەکانی ناوخۆی ئێران یارمەتیدەرێکی سەرەکی دەبێت بۆ ڕوخانی ڕژێمی ئێران و لەلایەک تریشەوە کوژرانی ڕابەر ئێرانی هەڵوەشاندۆتەوە لە بەریەک بەڵام دەرکەوت وا نییە. ڕێیتە چێ ئەمە ئەمریکا تووشی ئەم هەڵەیە بوو بێت و ئەگەر تووشی ئەم هەڵەیە بوو بێت بۆچی وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا ئەم هەڵەیە کرد؟ کاکتوانە بڵێ تووشی هەڵە بووە من لە بەرنامەکانی پێشوو شوتومە هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەی کرد ئەمریکا. بەڵام معنای ئەوە نییە کە باسی ئەمریکا ئەکەین هەموو ئەمریکا ئەم هەڵەیی کردووە. چونکە تۆ ئەمریکا باش بەشت هەیە سە تۆ دیموکراتیەکانت هەیە. دیموکراتیەکان دژی ترامپن بە هەموو جۆرێک ئەسڵەن هەر دەوڵەتی قوریان لە ناو خۆیانە دروست کردووە دژی قەراراتی ترامپ. ئەگەر سیر بکەین بگەڕێنەوە کاتێک کە ترامپ سەرۆکایەتی وەرگرت لە بەرنامەیە باسم کردووە کە بە سەدەها هەزار کەس کارمەندی سیڤیل ئەمانە پێیانە وترێ مراجعەت البەیانات لە وەزارەتی بەرگری دەریانی کرد. ئەوانەی کە پێشوو سەر بە بڵین دیموکراتیەکان بوون کە ئێرانیان خوێندبێتەوە ئەمانەی هەمووی دەرکرد تو جەماعەتی خۆی هێنا. یەکێ لەو کەسانە با بڵین تۆم باراک. تۆم باراک پەیوەندی بە ئەمریکاوە نییە دایرەکت پەیوەندی بە ترامپەوەیە یانی بەڵام کاتێک کە ویستی ترامپ هێرش بەرێتە سەر ئێران و وایە زانی بڵین ئەم خۆپێشاندانە و تەسیری مرشد بکوژێتن و لێی بدا بە سەختی و گۆڕانکاری تیاکرێ ئاوەڵە هەڵەیە گەورە بوو کە باسمان کردووە ئێران دەوڵەتی موسساتە بە مرشد گۆڕانکاری ناکرێتن وە سوپای پازاران قاتەمە لە ئەنبیا بە تایبەتی دەسەڵاتێکی زۆر گەورەی هەیە لە ئێران. بەڵام بیتە باری حەقیقەت CIA پێی وت ئەمە هەڵی استراتیژیە وا نابێتن بەس بە قسەی نەکرد وە نییە بڵێ ئەمریکا نەیزانی وەکە هەڵی استراتیژیە بەڵێ ترامپ ئەمانەیان کە کرد تەسیری سەرەکی جەناب تەزانی نەتەنیاهۆ قەنەعەتی پێنا چووە پاڵیەوە ترامپ وەرە مرشدم دۆزیەوە زووکە ئەوە شوۆنەکەی دیارە با بڕۆین با دەست ترامپ کەوتە ئەو هەڵەیەوە بە قسەی ئەوانەی کەی نەکرد. جگە لەوە ئەگەر تۆ سەیکەی بگەڕێنەوە بۆ مانگەکانی ڕابردوو لە بەرنامەیە بە جەناب تموت ڕئیسەرکانی دەرکرد چەند جەنێراڵێکی ڕەش پێستی دەرکرد وەکو عنسریەت کردی وابوو ئەوانەی وەزارەتی بەرگری ئەوانەی ئەرکان بەرگری ئەنجا تەکە کارلیستۆنە و بڵین ڕۆژنامە نووسراوی کە سوحوفیە ئینەکە لە یەکێ لە سیناتۆرەکان لە مقابلەیە کابینیم لێی پرسی دەربارەی ئێران بزانێ معلوماتی شێوت یازانی نفوسی ئێران چەندێکە وتی لای من گرنگ نییە تۆ چۆنە بە هێرشەوەیتە سەر وڵاتێ جوغرافیای نەزانی نفوسی چەندێکە چەند قەومی تایە کوردە عارەبە ئازەرە جووە مەسیحە بەلوچە بلوشە تۆ
بۆ ئەمە نەزانیوەتەوە بڕیتە سەر وڵات ئێمە هەمووی بخێندرێتەوە ئەمە هەموو هەڵی استراتیژیە کە تیان کەوتن بەڵێ هەڵی استراتیژی گەورە بوو هەرچەندە CIA پێی وت مەیکە بەڵام بە قسەیانی کرد و لە بە قسەی نەتەنیاهۆی کرد و کۆتایەکەی ئاهایلی هات سەرکەوتنی بەدەست نهێنا. باشە ئێسش کە پێیان وایە یعنی ئێران بە تەواوەتی لە گەورەکردنی شەڕەکە دەترسێت و لاوازە عنی هەندێک ئاماژەیەکەوە دەرناکەوێت لە پاڵ ئەمەوە کە پێیان وایە ئێران تەواو لاواز بوو لە گەورەکردنی شەڕکۆت دۆناڵد ترەمپ هەڕەشەی لەسەرەکە ئەترسێت ئێران هێرشەکات سەربازی ئەمریکی لە ئەردەن دەکوژێت ئەمە مانای چییە؟ ئەمریکا کە بڕیاریدا ترامپ ئەم هێرشە بکە پێت بڵمە ئەمە گەورەترین هێڕش بوو لە دوای جەنگی جیهانی دووەما کە ڕوو بدا بەڵام ڕایگرت بەڵام فراوانکردنی شەڕ نەوەکە ئەمریکا هەوڵێدا ئێران خۆی ئەیەوێتن بۆ ئاگاداریت شەڕەکە فراوان بکاتەوە ئەم ناوچەیە هەمووی بگرێتن و مەسریش بگرێتەوە بە دژایەتی مەسریشەکە تۆ سەیری میدیا مەکە کە باسەکە بۆ نمونە عێراقچی دەرچوو لە تویتەر نووسیەتی لە لاپەڕی خۆی ئێمە و مەسر براین ئەو قسانە ناخوا ئەوە جیاوازە و شەڕ جیاوازە یعنی ئەگەر بزانی بە بڵین لە مینای دنیات درا بە موسەیراتە موسەیراتە هیچیە بوو حوتیەکان دەست بە جێوتیان ئێمە پەیوەندی بێمەوەنی ئێمە لێمان نەداوە عێراق وتی من لێم نەداوە ئێران وتی من لێم نەداوە ئەی چاوە چێتە سەر چیە سەر ئیسرائیل لە تەمە ژیانی اعترافی بە من نەکردووە کە بڵێ من لێتم نەداوە ئیسرائیلیش دەست بە جێ سوپاکەی وتی من نەم کردووە بەڵام مەسر لێرە تۆ لە مای 24 ساعتە بێ بزانی ئەم پارچەی ئەم موسەیراتانە هیچ کوێیە و لە چۆوە هات لێکۆڵینەوەکەی بەڵام تاکو ئەم ڕۆژە مەسر باسی ناکاتن دەترسەوەی فراوانکردنی شەڕە عەبدولفەتاح السیسی لەگەڵ ڕئیس وزەرای ئیسپانیا کە قسەی کرد بە ئاشکرا بە تەلیفۆن پێیوت ئەم شەرە فراوانە بێتەوە بێتە حەربی شەڕ ئێران نەترسا لە فراوانکردنی ئێران ناترسێ ئێران خۆی ئەوەیەوێت بۆ باش بزانە ئێران خۆی ئەوەیەوێتن لە تەلڤیزیۆنی ئێران پێش چەند ڕۆژێک پێشەوەی دنیات ڕێ بدرێ بە 2 ڕۆژ لە تەلڤیزیۆنی ئێران کاتێ لە کەشتیە ئێرانیەکە درا لە دەریای قەزوین ئۆکرانیا لێ کوشتاری هەبوو تەلەڤیزیۆنی ئێران نەخشەیەکی پێشاندا لە چوە ئەدەم لەسەر ئەوە لە ناو نەخشەی تەلەڤیزیۆنەکە دنیاتی تیا بوو یعنی ئیسباتێکا کە خۆیەتی محەممەد باقر قالی باف بە ئاشکرا وتی ئەم شەڕە ئێمە فراوانەکەین سەی سەرۆکی ڕاوێژکارەکانی بکەی چ قسەیەکی کرد ئێران ئێوە فراوانیکە نەوەک ئەمریکا زۆر باشە ئەی باشە بۆچی ترەمپ لە هێرشە فراوانەکە پاشگەز بوویەوە یعنی ئێمە زانین ڕەنگە چەندین قسەی کردووە و پاشگەز بێتەوە بەڵام ئەمەیان دنیای هێنایە سەرخەت کە پێرشێکی زۆر فراوان دەکاتە سەر ئێران کە وێنەی نەبوو بێ بەڵام دواتر پاشگەز بوو بۆ کارەکەی ئێران چەکی هەیە ئێران موشکی هەیە ئێران جگە لە شاهد 136 و 139 جواری کە ئێستاکە موسەیەرەیە تازەی دروست کرد لە ڕاستی بە تەواوەتی ناوەکەی نهاتوەتە بندەسم بە جەنابتی بڵێم بۆمبی تەقینەوەکەی زیاترە مەسافاتیشی زیاترە وەتا ئێران تاکو ئەم دەقەیە چەک دروستەکەەوە چەکی هەیەەوە بۆشی دیە لە چینەوە ئەگەر سەیری وەزعی مەتاری خومینی بکەین بە فلای ڕادار یان بە مانگی دەست کرد بەرەمەوەی 15 ڕۆژە 16 فڕۆکەی بارهەڵگری چین لە تەهران دابەزی و ڕۆیی جگەلەوە تۆ عەقدێکت کردووە بای 6 ملیۆن دۆلار 400 موشکی بانشان بێنی نازام ناوەکە UF کامە جۆریە داتێ بەڵام ئەگەر بڵێن هەروەکو ستینگەر و سترەلا و ئێگڵاو ئەوانەیە ئەمانە تۆ بەکاری دێنیتن ئاوها چۆن فراوان ببێتەوە بڕوامەکە هەلیکۆپتەر بتوانێتن بە ئاسانی بە ئێرانە بڕوا ئەگەر هێرشێ فراوان بکاتەوە مانە هەموو یەکەوێتە خوارەوە یعنی هۆکارانە بوون ترەمپی پاشگەز کردەوە ترەمپ ناوێت شەڕەکەش لەم ناوچەیە فراوان بکاتەوە چونکە دوا ڕۆژ مێژوو ترەمپ بە پیاوێکدانێت درڕندە بێتن جەنگێکی فراوانی کردەوە لەم ناوچەیە هەموو وڵاتانی گرتەوە و هەر وەکو هتلەر باسیەکەن بۆ نمونەکە بە جەنابەت بڵێن باش ئەبێ بکشێتەوە ئێستا بابەتێکی تری گرنگ کە ئێران تانکێکی زۆری لە عەبادان کۆ کردوێتەوە بۆچی ئەم تانکانە ینی ئایا شەڕ بەم تانکانەکرێ لەوێ دایناون و کۆیکردنەوە بە تەمای چییە؟ ئەو تانکانەی کە هێناوێتی ئێران لە جۆری T-72 و باتۆنیش کە لەوێرانەدانرا باتۆن تانکێکی ئەمریکی کۆنە و T-72 تانکێکی ڕووسیە
یعنی تانکێکی باشە ئێستش لە شەڕی ئۆکرانیا و رووسیا بەکاردێ لەگەڵ T-82 و ئەوانەیە تقریبان فەیلقەکە هێناوێتی عەبادانەوە. ئەمریکا ئێمە هەموو ئەمانوت هێرشەکاتە سەر ئەبوو موسا، بەڵام شەڕ هەڵخەڵەتاندنی تایە الحرب خۆدا، ینی تۆ هەڵا خەڵەتێنم هێز لێرەوە ڕاکێشم ئەی بەمە ئەملا و ئەچڵە ژێنم. ئەمریکا بەتەما بوو لە خاکی عێراقەوە ئنزال بکە هێرش بەرێ بۆ عەبادان، بەڵام ئێران پێیزانی ئایا چین پێیوت ڕووس پێیوت نازانم، بەڵام پێیزانی یەکسەر تانکەکان و هێزەکانی بردەولاوە 30,000 چەکداریشی ئاودی و عێراق کرد لە منتیقەی تەنوومەوە بۆ ناو عێراق. ئەو تانکانەی سە موجودن لەوێ ئامادەیان لە عەبادان پەرتی لێ کردووە و موجودە لەو ناوانە، بڵێ بە فڕۆکە بتانی لە ناوی بدەی ئەگەر باسی فڕۆکەی FC5 و ئەنە ناتوانانی ئەو هێزە تانکانە لە ناودەی ئەگەر ئەیدا Thunderbolt یان ئەباچی و کۆبرا بەکاربێنیتەوە هەلیکۆپتەرانە لەگەڵ فڕۆکەی ئەیدا Thunderbolt. وەڵا حەزەکەم باسیەوە بکەیت بە ئەپاچیە توانێت بە ئەباچی تانکانە هەمووی لە ناودات، بەڵام ئایا ئێران بۆ داوای ئێگڵا و سترێلا و کۆنەکانی ستینگەر و بڵێن چینیەکەی داوا کردووە ئەتوانێت چارەسەری ئەو هەلیکۆپتەرانە بکە؟ وەکو عێراق نییە نەبوخەدنەسەر لە بەغا دەرچوو بەرەو مەحاویل 32 هەلیکۆپتەرە باچی ئەو فرقەیەی کامڵ لە ناودا وێرانی کرد. ئەمە جیاوازە ئێران حیساباتی ئەوەی کردووە بۆ خۆی. وەڵا هەر لەوەی کە ئێستا جەناب باس کردو لە بەرنامەکانی پێشوش هەمیشە باسی ئەوە کردووە کە شەڕ هەڵخەڵەتاندن و فێڵیتیایەن، پێتوان نییە ئەمەش جۆرێک بێت لە فێڵ کە تۆ هێزێکی زۆری ئێران لە ناوچەیە کۆ بکەیتەوە بیانهێنی، بەڵام هەدەفەکە شوێنێکی تر شوێنێکی کە بێ بەڵێ بۆی هەیە، چونکە تۆ ناتوانانی بیرکەیتەوە ئێستا کە تۆ لە مەیدانی جەبەیە بیسەی جوغرافیای جەبەکە بکەیت جەنێراڵێکی بەرامبەرت ئەزانی چییە، چ جەنێراڵێکە بەرامبەرت چۆن بیرەکاتەوە، چۆن بەتەمایی چییە، ئەبێت تۆ هەموو احتیمالات دابنی. بەڵێ بۆی هەیە منی هەڵخەڵەتان لێرە هات لێرەوە هێڕشی کرد ئەملام زەعیفە من لێرە خۆم ڕاگر کردووە. ئاینی هەر مەوزوعی فاوی لێ دێتەوە کۆن لە چۆن عێراقیێرانی هەڵخەڵەتان بە ڕاکێشانی هێزەکانی بەرز کردەوە، ئەویش وای زانی لێرە نایکا لە شوێنێترەوەیکا دوای هێرشەکەی لێرەوە کرد. هەواڵگری معلوماتی استخباراتی زەڕورە کە حەد بێتن بۆ ئەوی بزانی دوژمن بەتەمای چییە. ئەو هێزەی لە عەبادانیشە بڕوا بکە بۆی هەیە داخل کوێت بێتن، یعنی ئێستا سوپای ئەمریکا لە کوێت بە تەواتی کشایەوە بەجێ هێشت. زۆر باشە لە بەرنامەکانە هەندێک جار کاک سەلام جەنابەت جگە لە شیکاری ئەندێ پێشبینیش دەڵێت کە وەک خۆی دێتە دی پێش یعنی 2 مانگ زیاتر باسی ئەوەت کرد کە سعودی و عێراقیش گیرە بن لە یەکتری، سعودی ڕەنگە بدا لە عێراق ڕێکوا بوو، سعودیە بە هاوکاری ئەمریکا بە فڕۆکە دایان لە عێراق لێرە. ئەمە چی بوو؟ چۆن ڕوویدا؟ بزانە من پێش 2 مانگ زیاترە بێ بزانم، بەڵام من لێ هەڵەیەکی بچووکم کرد، یانی منوتم سعودیە و کوێت کوێتیشم خستە ناوەڕاست، بەڵام ئیشی سیاست وەزعەکە گۆڕێتن. کوێت بۆ بەشدار نەبوو لەگە سعودیە لە عێراق بدا لە حەشدی عێراق بدا، لەبەرەوەی وەزیرەکەیان لە سەفوان بوو لەگە سوپای عێراقا، باش ئەزانێت کوێت بەرگەی هیچ ناگرێ، لەبەرەوە هاتووە لێ وەکو بڵێ ئەیوت ئێمە و عێراق براین و کە ئێرانیش لێرەوە هەیە. بەڵام سعودیە بە فەرمانی ئەمریکا خستیە نام شەڕەوە. تۆ ئەگەر سەیری ئەمەری بکاکەی کاکتوانە 4 جەبهەی هەیە، ئێران، حەشدی عێراق، چەکدارانی عێراقت هەیە، حزب وڵات هەیە، لەگەڵ حوسیەکانت هەیە. ئەشە تۆ ئەم چوارەوە بابلمەندە بیشت گیرە، مەشغول ئەوە بی یان مەشغولی هرمز و ئێرانە بی، لەبەرەوە سعودیە تۆ لەگەڵ عێراقا دیێدەی لە عێراق و حوسیەکان بدەێت، حوسیەکانیش بدە، مەسریش پاڵە نێمە خوارەوە بۆی تووشی ئیسرائیلی نەکەم تووشی ئەو شەڕی بکەم. وڵاتانی کەنداوی تریش ئەوانە هاوکاری سعودیەکەن لێوێنانە، جگە لەوانە سووریا ئەحمەد شەرع بڕۆبۆجان حزب الله ولا هەمان بەشی کردووە ڕۆڵەکەەوە مووی دابش کردووە و خۆشی بۆ ئێران خۆشی بۆ ئێران بۆ کاتە ئیسرائیلیش پارێزراوە هیچ لەم چونکە تۆ قۆڵی ئێران ئەمانن ئەسەن بزانە حوثیەکان عێراق حزب الله ئەمانە ئەو بڕیارانەی کە ئەیدەن ئێران ڕازی نییە لەسەری ئلله بە فەرمانی منە جوولێنەوە سەر بە خۆتان نیکن ئێستاوای لێ هاتووە هەمووشیان لە بن دەست فەی لە قوچن ئێستاکە یعنی بڵێن ئیسماعیل خانی ئەو سەرپرشتێکە ئیتر وەزاکە ئاوهایە بەردەوامیشە بێتن و ئاخر جار نییە لە عێراقەدا دێشێداتەوە
بەڵام ئەم لێدانانە زۆر سەخت وەکو وانەی پێشوو نەبوو وانەی پێشوو تەنها ترسن بترسێنم یالی چەند شوێنێک بەڵام ئێستاگەر سەیریکەی خەسارە زۆر زۆرە. وەڵا حەزەکەم بچمە سەر چەکەکانی سعودیە، عنی ئەوەی کە ئێستا هەم پەلاماری عێراقی پێدا هەم ئەوەشی کە لە داهاتووە چۆن بۆی دیاری کراوە عێراق و حوسیەکان بە عایدی تۆ بن تۆ لێیان بدە. چی چەکێکی هەیە بە چی چەکێ شەڕەکە ئەو شەڕانەکە سعودیە؟ پێشکەوترین چەک لەم ناوچەیەکە بڵێن لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی سعودیە، یعنی باچی هەیە کۆبرای هەیە بە هەموو نسخەکانی، F-15 هەیە بە نسخەکانی، تۆرنادۆی کۆنی هەیە مەسەلەن ئەمە ئیتالیا و ئەڵمانیا و فەرەنسا و بەریتانیا کە بەشدارن لێی. تۆرنادۆ ئێستش بەکاردێتن ینی بۆ شەڕەوە نییە. جگە لەوانە ئیرۆفایتەریە تایفۆن تۆ فڕۆکەت هەیە لە 90 تاکو 110 ملیۆن دۆلارە دانەی بووی چەکی پێشکەوتووە. ئەو منزومانەی کە هەیەیان ئێمە وتومانە مەسەلەن کراشلمت ئەو کڵاوەی کە فڕۆکەوانی F-16 لە سەریەکاتن بای 400,000 دۆلارە. بۆ نمونە ئەگەر سەیویستی سەیری خوارەوە بکە بۆ زەوی ئەو فڕۆکەیە پێویست ناکە خۆی وەربگەڕێنێ سەی خوارەوە بکاتن، هەڕێک بەڕێکی ڕابوە سێ پەنجە بە حساسەکانیان لێ بە کامیرەکانی هەر بە چاو سەی خوارەوەکە پای خۆی نبینێ یەکسەر زەویە بینێتن. ماوانە هەمووی پێشکەوتوە. جگەلەوە تۆ منزومەی هۆ تاست هەیە لە فڕۆکەی بڵین لە خوودەی سعودیەکانە. ئەم منزومانە هەمووی جگە لەوەش تۆ بە هاوکاری ئەمریکا یعنی تهدیدی نوختەکان و لێدانەکانە ئەو بۆمبانەی بەکاریشی دیێنی جیاوازە بۆیە باشە من پێشکەوتووە لە چەکە لەبەی سعودیەوە شتێکم بیرکەوتەوە لە ساڵ 1990 کە ئیتر عێراق پەلاماری کۆیتی دا و حتا چووە ناو سعودیەشەوە عێراق ئەوەندە بەهێز بوو. ئەو سعودیەی کە عێراق بەهێز چووە نایەوە ئێستا ئاوا دەسەوەشێنێ حەزەکەم بەراوردێکم بۆ بکەی کە ئەو کات چی هەبوو ئێستا چی هەیە لە نێوان عێراق و سعودیا. عێراق چی هەیە سعودیا؟ ئەو کاتەش سعودیە F-15 هەبوو، ئەو کاتەش هەیبوو، ئەو کاتەش هەیبوو F-15 هەبوو، سترایکی گڵی هەبوو. طبعا خۆی پێتم وت نوسخەی هەیە گۆڕێەوە تۆرنادۆی هەبوو ئەو کاتە، بەڵام ئیرۆفایتەر تایفۆن و ئەوانەی نەبوو. ئێستا کەش بۆ ئاگاداری لە بەرنامەی پێشوو نازانم کاکەیە پرسیاری ڕافاڵی کرد کە ڕادارەکەی نانەخێر ڕاداری ڕافاڵ گاڵتەی پێ ناکرێتن. ئێستا سعودیە جگە لەو چەکانی هەیەی داوای ڕافاڵەکاتن لە فەرەنسا. عێراقیش داوای چواردە ڕافاڵی کردووە. بەس ئایا تۆ موشکی میتۆرتەدا تێیان نە ڕافاڵەکەی دا پێم. ئەو کاتە سعودیە وتم F-15 کە سەرەکی عامود فەقەری سعودیە F-15 عێراق بە بەرامبەری 129 هەبوو لەگەڵ میراجە ئەم فڕۆکانەی کە هەیبوو 125 هەبوو، ئەمانەی بە کەڵی بێتن بڵێن بۆ شەڕ لە تانکە ئەوان باشتر بوون. بەس من تومە تۆ جێشی عێراقی لە حربی عێراق و ئێرانە دەرچوو کاکتوانە خبرەتێکی مەدانی زۆری هەبوو، کۆمەڵی جەنێراڵی زیرەکی هەبوو، ینی فرقەی 5 محەممەد قاسم کە چووە ناو سعودیە چووە ناو شاری خەفجیەوە تاکە فرقەی 5 فرقەیە کۆنە تانکەکانی تی 54 و 62 وانەیە تانکی 72 مۆدلی تازە نەبوو، بەڵام هەڵخەڵەتاندنێکی کرد و چووە نایەوە. سعودیە ترسی لێ نیشت جگەلەوە عێراق لە کوێتگرتنی هەڵی کردچووە ناو سعودیەوە زیاد. سعودی ئەو کاتە توانای ئەوەی نەبوو عێراق ڕابگرێت. بەڵام ئێسش مقارنەیان ئێستا مقارنەیەکی عێراقت بوو خلاصەکە بەس بە فڕۆکە باسی ئەوم بۆ نەکەی بڵێ وەڵاهی دەرەقەتی دێت نانەخێر دەرەقەتی نایی هێزی ئاسمانیان زۆر بەهێزە و چەکەکانیشان زۆری هەموو سیارەکانیان درعا تانکەکانیان ئبرامز M1 ئەیتووە ئێمە M1 A1مان هەیە ئەوان دووەکەیان هەیە. جگە لە فڕۆکەش یانی یەکێ لەو نوکتانەی کە باسی بکەین باسی هێزی ئاسمانی عێراقەکەی زەیدی چوو بۆ ئێران 3 فڕۆکەی F-16 لەگەڵا بوو 36 فڕۆکەت هەیە کو ئەوانەی تر. بۆچی ئەوە حەزەکەم باسی و پرۆتۆکۆڵم بۆ بکەی کە ئەبێت چەند فڕۆکەی لەگەڵا بێ و بۆچی سیانی لەگەڵا بوو؟ خۆی کە دایمەن فڕۆکە کە ئەفرێتن پێتم و دوانە فرێتن ینی نمبەر 1 نمبەر 2 ژمارە 1 و 2 بەدەگمەن یەکێ بە تەنیا فڕێ ئەگەر بڕوا بۆ ئەستطلاع بۆ شتێ بینینی ئەگەر شەڕ نەبێ تۆ لەگەڵ ڕئیس وزەرا ڕۆیشتویتە فڕۆکەی F-16 لەو 36 فڕۆکەیە سیانە فرێ لە بلۆک 50-52 وانەی کە هیچ واسی لێ بێنە هەر بەعەمەل نایە چی؟ بەعەمەل نایە تۆ 2 نمبەر 1 نمبەر 2 فڕیوی بەیەکەوە ئەی ئەمە بە تەنیا چیەکە تۆ چیت لەنەوە ڕاستە ینی چیەکە ئەمەوێت تێ بگەم خۆی
یعنی سیانی بە عمل دێت و پۆتینکە کە چوو لە مۆسکۆوە بە ئێرانە ڕۆی بۆ ئیمارات 6 خۆی 35 لەگەڵا بوو دوو سەیری سەرۆکەکان بکە کە ئەڕۆن لای من فڕۆکە بڵین جووت ئەبێتن لە ئاسمانە ژمارەیەک و ژمارە دوو بە دەگمە نیەکێ بە تەنیا ئەفرێ پێتم وت ئەڕوا بۆ ستڵا یان بۆ تێستێ یان بۆ تاقیکردنەوەی چەکێک بەڵێ لێ حربی عێراق وێران لە 1970 25 بە تەنیا ئەڕۆیی ئەفرۆکەیە کە کاکە سورعاتی 3300 لە بەرزی 20 کیلومتر فرێتن ئەوە نیوەکو F16 بێتن مەسەلەن بۆ چوونە سەر کوێت 25 بە تەنیا ڕۆی وتیان هەڵەیە تەسویری کردیان پاکستان هەتاکو گەیشتە سنووری پاکستان فڕۆکەوانێ لەو حاڵاتانە بەس لەم حاڵاتەیە عێراق توانای ئەوەیەتی بەس ئەتوێت تۆ بەرامبەر بە تایفۆنی سعودیە ڕابوەسییان F15ەکانی ئەم F16 مستحیلە چ موشەکێ بەکاردێنێتن عێراق موشکی ساید وندەر سپارۆ ئەو جۆرانە بەکاردێنێتن هەموو شەکانە لەنەوەتویە کۆتایی پێهات مەگە بەس عێراق و بەعزە وڵاتێک ئێستا بۆ هەندێ دەوریات و کیوماڵکردنی نێشتنی داعش لە سنوورەکانی ئەو محافەزانەی عێراق لە دیالە و لە تکریت و لە کەرکک و ئەوانە بەکاری دێنێ بەکاری هەڵەسێنێتن بەڵام تەحەداکەم چواردانە بێکەوە هەڵسابێتن نیەتی زۆر باشە مەترسیەکی تر یعنی بەرەی شەڕ لە عێراقا هەرەوە نییە کە سعودیە بۆ نمونە هێرشی کردبێ ئەو تا بەسەلەن کۆیتیش هەڕەشە و داسپیکردنەوەیان هەیە ئەردەنیش هەردوێنێ ئەردەن دەڵێت کە ئەگەر هێرش بکرێتە سەرمانێمە لە عێراق دەی ئەمە مانای چی ینی خۆی بزانە لێرە تەحالف چۆن دەست پێکاتن سعودیە بە تەنیا بکەوێتە شەڕ دژی عێراق بۆی هەیە حەشر زەرەری پێگەیەنیە ئەوە نییە بڵێ نایگەیەنێتن یان چەکدارانی لایەنگری ئێران مەلیشەکان زەرەری پێگەێنن ئەو کاتە چێ بێ ئوردنیش داخڵە بێ بۆ هاوکاری سعودیە بە چێش ئەوە طبعاً هەمووی بە فەرمانی ئیسرائیل و ئەمریکا دێتن چونکە ئەمریکا عەبدوڵڵا بە فەرمانی ئەوانە جوولێتەوە بەڵێ ئەوانیش فڕۆکەی F16یان هەیە توانن بەشداری ئەم شەڕە ببن و لە عێراق یعنی ئەم هەڕەشەی ئەردن جددیە یعنی ناتوانانی تۆ بە جددی 100 وەری بگری تەنها قسەیەکە چونکە خۆی تووشی ئەو چێشەیە ناکاتن تۆ لە بیرت نەچێ ئوردن لەسەر عێراق ژێتن لە نەوت و بازرگانی و ئەوانش ئەویش بە فەرمانی بەریتانی ئەی کۆنە بەڵێ باش باسی دەمیاتمان کردەوە ئەوەی کە هێرشەکەی سەر کەشتێکە و لەلایەن ئێرانەوە بۆ میسر ڕاستی من حەزم کرد لەسەری هەڵوەستەیە بکەم بۆچی مسر بێدەنگە بەرامبەر بەو هێرشە مەسر بزانە کێشەیە گەورەی هەیە کێشە گەورەکەی لەگەڵ ئیسرائیلە چییە تۆ کێشەیەکت هەیە ساڵانە کە مۆزوعی ئەسیوبیایە پێوترێ سەدن ناهڵە بەنداوی ناڵە کە تۆ ئاوی نیلی لێگریتەوە جگەلەوە ئەگەر ئێمە باسی سوودانمان کردووە یعنی حمیدەتی هێزی دەعمە سەریع دژی بڕهان سوپای سوودان ئێستاکە لەم هەفتەیە ئەثیوبیا داخل سوودان بوو هێڕشی هێنا ئەثیوبیا کە داخل سوودانە بێ هێڕش دێنێتن یعنی پیشکاندنی مەسرە چونکە مەسر یارمەتی بڕهانە داتن ئیسرائیل و ئیمارات یارمەتی حمێدەتیە دەن دەعمە سەریع ئەثیوبیا لەگەڵ ئیسرائیلە یەکن یارمەتی ئەمەدەن جەبهە بۆ مەسرەکەنەوە جەبە لە سۆمالی لاندیشی بۆ ئەکەنەوە نایوە شەڕەکە فراوان بێتن بکەوێتە شەڕێکی فراوانەوە کە بۆ جەنابتم وت لە بیدایەت ینی لەگەڵ ڕئیس وزەرای ئیسپانیا قسەی کردووە نایەوێ مەسر ناوێ ئاشکرایی بک بڵێ ئێران لێمیدا خۆی نایەوێ تۆ لە ماوەی 24 ساعت توانی تۆ جۆر ڕاگرە لە وەزیرەکانی وەزیری گواستنەوەی مەسر من دانیشتم جۆم لێ ڕاگرت باسێکە لە ئەڵێ موسەیەرەکە لە ناردەوانەکەیدا باش بوو بەر خەزانی ڕئیسی غازەکە نەکەوت بۆ بڵاوی ناکەی تۆ بڵێ چیە یعنی هەر وڵاتێک سەکە لێ کۆڵینەوەکەی کاکتوانە تارەیەکەوێتە خوارەوە پارچەکانی هەڵبگرە بیخێنەوە ئەزانی هیچ وڵاتەمە لە هەر باش ئەزانیتن دیارە هەمووی بەڵام باسی ناکاتن ناوێت شەڕەکە فراوان بێ ناوێت توش بێ هەرچەنێ ئێستا کە هێزی دەریای مەسر جوولایەوە بەرەو حوثیەکان شۆڕەوە بوو هات زانین ئەمە ئەنجا بازانین ڕۆژانی داهاتوو چی ڕووە وەڵا حەزەکەم مادام هەر باسی مسر و ئێرانمان کردو کە مسر خۆی نایەوێت شەڕەکە گەورەکات و بەرامبەر بە ئێران و ئەوە مقارنەیە بکەین بزانین هێزیان بەرامبەر بە یەکتری چۆنە جارێ ئەگەر باسی هێزی ئاسمانی بکەین ئێران بەرامبەر بە مەسر سفرە ئەمە لە ئاسمانەوە سفر
هەرهی شارباسی هێزی ئاسمانی ئێران نەکەی بەرامبەر بە مەسر. باش مەسر فڕۆکەی ڕافاڵی هەیە، F-16 هەیە، مێک 29 M2 هەیە، M2 ینی فڕۆکەی زۆر پێشکەوتووە، مێک 29 M2 هەیە. ئەم فڕۆکانە هیچ وەکو بڵێ دەرەجەیەکەن، ینی کە بەکاری دێنیتەن هەرچەندە بلۆکی کۆنیشی هەیە لە F-16 بەڵام بلۆکی تازەشی هەیە. ئەمە هێزی ئاسمانی یەکلاییە بێتەوە. لە هێزی زەویە لە تانک مەسر زۆر پێشکەوتوترە لە ئێرانە، هەتاکو بڵێ لە تانکە دەرەقەت مەسر نایە ئێران. دەیتە سەر هێزی تایبەت قوات خاسە هەر مەسر پێشکەوتوترە لە مەشقیان و لە تەدریبیان لە ساعقە مەسر پێشکەوتوترە، لە هێزی دەریا هەر مەسر پێشکەوتوترە. بەڵام لێرە شتێکەمێنێ کە لە ڕقی و عینادی ئێران لە شەڕە، هەتاکو کەی ڕایەکێشی 8 ساڵ عێراق لەگەڵیانە ڕایکێشە. بەس قسەیەکەیان ئەڵێ مسریش بە هەمان شێوە مەسریشکە لە ڕقن ئابڵێ چۆن لە بەرڕای پێش و باسمان کرد ئێران گوێی لە مردنی سەربازەکانی نییە بەشادێزانێ مسریش بە هەمان مەسری شەروەها بەڵێ ئەوانیشکە لە ڕقن بەڵێ. بەڵام لێرە شتێکە بێتن شەڕ بە پاراکرێ ئیکۆنۆمی اقتصاد چه خۆڕاگرە بێتن. مەسر اقتصادی وێرانە زانیت، شەڕ ناتوانێت بڵێ تاکو لە دە ڕۆژ تاکو مانگێ بەردەوام بێ، ئەبێ کۆتایی پێبێنێ. بەڵام وەکو ئێرانە بینیتم، ئێران وڵاتێکە اکتیفای ذاتی هەیە و یارمەتی هەیە ئەیدەنێ. ئەگەر وڵاتانی تر بەندا بڵین کەندا و ئەگەر سعودی و ئەوانە بە پارە هاوکاری مەسر نەکەن، مەسر شەڕی درێژخایەنی پێ ناکرێتن. بەڵێ بەهێزە بەڵام پێی ناکرێتن. جەبهەی زۆرە، لە لیبیا جەبهەی هەیە، لە ئەفیوبیا جەبهەی هەیە، لە سۆمال جەبهەی هەیە، لە سوودانیش جەبهەی هەیە. زەحمەتە بووی. زۆر باشە. قسەیەک هەیە ینی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا هەیە بۆ مەسەلەی هاوکاریکردنی دروستکردنی چەک بۆ ئیسرائیل. ئێستا دۆناڵد ترەمپ و ناتانیاهۆ دایانەوێت ئەو ڕێکەوتنە بۆ ماوەی 10 ساڵی داهاتوو نەمێنێ، بۆی کە ئیسرائیل پشت بە تواناکانی خۆی لە دروستکردنی چەک ببەستێت. ینی هەردووکیان لەسەرەوە ڕێکەوتە بن. ئیسرائیل دەتوانێت خۆی چەک دروستکە ئەوەی کە ئێستا بەکاری دێنێ، ئەوەی کە ئێستا پشتی پێ بەسێ بۆ شەڕەکان؟ ئیسرائیل ئەتوانێ بەڵێ، یعنی ئێستا کە یەکێ لە باشترین تانکەکانی جیهان مێرکافای 6 بەڵێ ئیسرائیل یەکێکە لە باشترین تانکەکانی جیهانە، بە تکنۆلۆژیایەکی زۆر بەرز، بە درعێکی زۆر قایم کە هەیەتی و پاراستنی نەفەرەکانی ناوی ئەوانەی کە بەکاری دێنن. ئەمە لە تانکە. لە موشەکە ئازانی نێمە ئارۆ 1 ئارۆ 2 ئارۆ 3 کە لە شاری حیفا کارخانەکەی لێنانەیە دروستیە کاتن. مقلاع داودت هەیە، ئەمەی کە پێڵەن القوبە الحەدیدیە و ئەوانە واتە چەک دروستەکە، هەتاکو چەکی بچووک ینی وەکو ئوزی و غەددارە و چەکی تر ئیسرائیل دروستیەکە. بەڵام ئەگەر لەگەڵ ئەمریکا کۆتایی بەمەهێنا ئەم کارخانانە لە چۆدانێ خۆ ناتوانین لە ناو ئیسرائیل دابنێ. مەساحەی ئیسرائیل چەندێکە؟ ئەبێ وڵاتێتر هەبێتن، دەوێت دایانێم دروستەکەی لەوێ بڵاوە بێتەوە. چۆن ئێستاکە لڤیڤ کە لێدرا ڕووس لێیدا معمەلی موسەیراتی سوتاند لەگەڵ بۆمبە دروستکردنەکان سەرەتەقینەوەکان، پۆڵۆنیا کارخانەکان لێ دابنێ دروست بکرێ بێتە ئەمبەرەوە بێ ئیسرائیلی شۆنێ بدۆزێتەوە. ئەنجا لەم 10 ساڵی کە دێتەوە ئایا ئەم کارخانانە لە ناو ئەمریکا بێ، تکنۆلۆژیای ئیسرائیل و ئەمریکا بە یەکەوە بێ لێوێ یان نا؟ لەبیرت نەچێتن ئیسرائیل 7 کۆمپانیای زیرەکی دەستکردی هەیە بە ڕائسمالێ پارەیە زیاتر لە 500 میلیارد دۆلار. باشە لە بەرامبەر ئەمەشدانی منەمەوە پرسم کە ئەم هاوکاریایی بۆ دروستکردنی چەک نامێنێت لە ماوەی 10 ساڵی داهاتووە، بەڵام ئێستا لە کۆنگرێس یانەوێن بە یاسا ئەمە تێپەڕێن مەسەلەی هاوکاری هاوبەش لە نێوان ئیسرائیل و ئەمریکا، مەسەلەی بۆ AI بۆ درۆن و بۆ هێرشی ئەلکترۆنی کەیترانی بەڵێ ئەم هاوکاریە و هاوبەشیان هەبێت. بەڵام ئەمەش تووشی ڕەخ نەبوونەتەوە لەوەی کە ترامپ ئەگەرەمە بکە بە تەواوەتی لەگەڵ ئیسرائیل ئایتر هیچ سڕیاتێکی ئەمریکا نامێنێ هەمووی وایە سبرانیە توانێت دەست بخاتە سەر هەمووی و شێتەنەوە هەموو دەستگاکانی ئەمریکاوە
و هەموو تکنۆلۆژیای چەکەکان ێزانێتن هاتاکو تکنۆلۆژیای F22 ڕاپتەر کە کەس نایزانێتن ئەمریکا بۆ نایفرۆشە بێژ وڵاتی تکنۆلۆژایەکی سەیریتیایە ناوێ بکاتە دەست هاوپەیمانی دەرەجەیەکی خۆشی وەکو ئیسرائیل بۆیە نایدات زاو تکنۆلۆژیایی تایەتی ئێمە نایزانین دو ڕۆژ دەرەکەوێت کام فڕۆکەیە بڵین چەند ساڵێکی تری بەسەرارە بێ کۆن بێتن ئیسرائیل دەسەخاتە سەر هەمووی بەڵێ ئەوە تا ئیسەر بۆ پێی و ڕێکەوتنەکەەوە پێویستی بە ئەمریکا نامێنێ خۆی چەک دروستەقا لە 10 ساڵی داهاتووە ئەوە ئەمە ڕێکەوتنە بکوەکو هاوکاری لەم سێ بوارەیە هەموو زانیارەکان ینی ئیسرائیل من دەست ئیسرائیلەوە بەڵێ شتی زۆر لە ژێر سەرایە زۆر باشە کاک سەلام دوێنێ ئاگرێکی گەورە ینی وەزارەتی بەرگری بڵاوی کردەوە شانەی ئەمنی عێراق بڵاوی کردەوە لە سەربازگەی تاجی کەوتەوە کە گوایە بەهۆی گەرماوە یەکێک لە کۆگاکانی چەک و تانک تەقیونەتەوە گەرما تەسیری هەیە لەسەرەوەی کە لە کۆگایەکە چەک تەقێتەوە بڕای ئەو جۆرە شتانەمە کە گەرما بگاتە ڕادێ چەک بتەقێنێتەوە لێرە هەنێ احتیمالات هەیە ینی بۆ تەقینەوە ئەگەر ڕوو بداتن تۆ مەوادی تەقینەوە هەڵبگری وەکو TNT و مەوادی C4وەوانە بشاریتەوە لە شوێنێت طبعا خۆی گەرما تەسیری هەیە بەڵام نایتەقێنێتەوە وەختێوێتن ینی بۆ نمونە ئەگەر بڵین TNT کۆن ببێتن ئارەقاکە ئەگەر دروستیکەی ینی بڵین پەنجەی TNT کە دروستەکەی وەکو عراقی بەشەر عراقاکە ئەو عراقەیە پەنجەی پیانی ئەوها بە ئاسمانە هەڵیا بێتە ئاگر بووی هەیە هەڵی سەرباز بێتن مەسەڵەن تەقیەوە هەڵی شخصێ بێتن بەڵام بەهۆی گەرما باسی کەیتۆ لەوەتی عێراق هەیە 8 ساڵ حربی عێراق وێران کرا پلەی گەرما لەو جنوبە گەیشتە 55 پلە ئەو سەنوقانە هەمووی لەو سەحرایە فرێدرا بوو لە عەرزە گەرمای لێدا هیچی ناتەقیەوە بۆ ئێستا خێرە لە تاجی مەسەلەن وەڵا بە پلەی گەرما تەقیەوە نانەخێر شتێک هەیە باسی ناکەن بۆیە بۆتە تەقینەوە ئایا تەخریبە ئایا لێدانە ئایا بە قەستی وایان کردووە بەڵام پەیوەندی بە گەرماوە نیە بە گەرماوانی ئەو شتانە بە گەرما دەمادامەر باسی تاجیمان کرد زۆر ناوی هێنرێ گرنگی ئەم سەربازگەیە چییە بۆ عێراق تاجی معسکرێکی زەخمە ینی کۆنە هێیسە نییە بڵین لەم کاتەی دوای 2023 لە کۆنەوەش معسکەر تاجی معسکەر ڕەشیدت هەیە لە بەغا لەگەڵ معسکەر تاجیە ینی تاجی هەموو شتێکی تایە هەتاکو بڵین مەنزوماتی بەرگری ئەو کاتە و ڕادار شوێنی مەشق شوێنی هەندەسە سەبا بۆ نمونە ینی چۆن تاجیت بۆ باز بکەم باسی فڕۆکەخانە بکەم لە فڕۆکەخانە ئەڵەی قاعدە مەتار ئەمە قاعدەیە ئەمە فڕۆکەخانەیە جیاوازەکەی چییە خواردووکی فڕۆکەی جەنگی تایە بەڵام قاعدە هەموو بەشێکی تایە هەندەسە چاکردنەوەی فڕۆکە ئەشیای گشتی لێنانە هەیە بەڵام لە مەتاران نییە تاجی معسکرێکە هەموو شتێکی تایە چیت پێویستە لێنانە هەیە هەموو جۆرە مەشقێک و هەموو جۆرە ئەفسەرێک و هەموو شتێکی تایە لەبەرەوە زۆر گرنگە ئەکەوێتە سەر بڵین باکووری بەغا لەسەر ڕێی تکریت مووسڵ ئەلێوێنانەیە وە معسکەر ڕەچی دیشەکەوێتە باشووری بەغا ئەلێوێنانە دوو معسکەری سەرەکی ئەگەر سیر بکەی هەردووکی بەرامبەر بە شیعە یعنی لە کۆنەوە بە ئەوها بڵێن بە یەکجاری بەڵێ بە دەرفەت ێزانم باسێک لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا و بڕیارش بکەین لە هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێکە دەنگوویەکی زۆری لەلای خەڵکیش دروست کردووە لە ڕاستیە هەندێک خەڵک ڕەنگە دڵە ڕاوکەیەکیان بۆ دروست بوێ ئەی باشە ئەمریکا سیستەمی بەرگریەکەی سەربازەکانی بکشێنێتەوە چی ڕووەدا کێ پارێزگاری لەم درۆن و شتە بکە حەزەکەم جەنابەت لە ڕووی سەربازیەوە تاکتیکێکی وا کە ئەمریکا هێزەکانی بکشێنێتەوە یا سیستەمی پاتریۆت بکشێنێتەوە چییە بۆ بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئێمە باسی مۆزەعێکمان کرد کە وتمان مەخزوونی ئەمریکا لە پاتریۆت کەمە حتاکو داوای کردووە ئەمریکا ئێستا تەرخانی کرد زیاتر لە 56 میلیارد دلار بوو شتێ وا بوو بۆ کۆمپانیای لۆکهید مارتن کە دروستکردنی پاتریۆت بێت تاکە عیلاقەی بۆ نییە تۆ بڵی ئەم ناوچەیە کە ئەکشێتەوە نایپارێزێ بە یەکجاری نانەخێر من لێرە نوقسانیم هەیە ئەم پاتریۆتە پێویستیم پێێتی بەسەی گوازمەوە یانمە شۆنێتر ئەی بە من ناوچەیەتر پێویستیم پێێتی ئەگەر لە هەمان کاتە وڵاتیان با جۆر ڕابگرم زانە شەوان جۆر جیاوازی فڕۆکەی جەنگی لەگەڵ سیویلە جیایە لە ئاسمانە
هەن ئەگەر باسی ڕۆستاتەکە بکەین کە ڕادار ئەیبینێ بەڵێ ئەوان فڕۆکەی F16یان ڕاداری بەقوتە لە دوور و سێرەکە بینە توانێت ئەکرێت لە بری ئەمە وەکو پێشی شوای کرد بە فڕۆکە ڕوبەڕووی بێتەوە. ئەمە 4 ملیۆن دۆلارە ساڕوخی 3 ملیۆن و نیو دەست پێ کاتن هەرچەند نسخەکەی نازانم ئەمەی لە هەولێر بوو چی بوو ینی کام جۆرە بوو چونکە پاتریۆت جۆری هەیە بەڵام موشکی سایلوندەر و سپارۆی کۆن کە بەکاری دێنێ ئەمریکان نرخی زۆر هەرزانە زۆر هەرزانترە کە تۆ لەوەی پاتریۆت بەکاربیێنی ئەوان فڕۆکە بەکاردێنن لەو کاتەیە ئەمەشە بەنە شوێنێ ناوچەیە کە پێویستیان پێی بێن نوقسانیان هەبێ لێنانە تۆ لە بیرت نەچێت نۆ مەنزومەی داوە بە ئۆکرانیا زۆری لێدرا لە ناوچەی خەلیجە لە سعودیە و ئیمارات و ئەوانە هێزەکانی ئەمریکا لەوێت تایبەتی لە ئوردن زۆر زەرری پێگەی لە بڵین قاعدەی مۆفەق سەڵتی پێویستی پێێتی ڕاداری فات لەوێنانە لێدرا پێویستی ڕنگێ بیباتە ئەو ناوچانە بەڵام لە هەمان کاتە تۆ فڕۆکەت هەیە بە ئاسمانەوە ئەتوانم چارەسەری ئەو مسەیەرە بە سیرامەکەشی هەرمێنێ و سیرامەکەشی ماوە لێرە ئەوی چارەسەری وڵاتیان دڵیان مطمئین بە ناکە باڵێ دەسەکانی خۆش بێ جەناب تەزانی لە مانگی 11 ئەم ساڵە هەڵبژاردننی کۆنگرێسی ئەمریکا هەڵبژاردننی نیوەی بەڕێوە دەچێت کە ئەمە گەورەترین خاڵە لەسەر دۆناڵد ترامپ لە ڕاستیە چونکە ئەوێت هەر کۆماریەکان بە زۆرینە بمێننەوە بەڵام ئێساش لە ناو ئەمریکا لە ناو شەقامی ئەمریکا و خەڵکەکەیە زۆرترین دژی شەڕن کە ئەمەی بەرامبەر بە ئێران دەکرێت حەلی دۆناڵد ترامپ چییە؟ یعنی ترسەکەی بەرامبەر بە هەڵبژاردنەکان ئەیبا بەچی ئاقارێک ئەم شەڕە بەردەوامی پێدا یان نەخێر ڕەنگە کزیکە نۆ کزیکە هەبێ کۆتایی پێبێن ئەگەر بیوە بمێنێتن هەبێ کۆتایی بەم شەڕە بێنێتن ئایا حربی فراوانەکە جەنگێکی فراوانەکە حرب شامیلە هەمووی یاوەتا بێ ڕێک بکەوێتن تەمان لەمە حاڵاتێکە هەر زەرری خۆیەتی چونکە هەڵەیەکی استراتیژی زۆر گەوری کرد چیەکەی لەم حاڵاتەیە ئەبێت تەنازولات بدەی ئێران بە ئاشکرا پێتەڵێ هەرمەزی منە ناکرێتەوە هەموو ڕۆژێ و قسەیەت پێڵە چی پێڵێ ئەڵێ هەرمەزی منە ناکرێتەوە دوو ئۆتۆمیەکەمە بێ نیقاشی لەسەر بکرێت قسەی لەسەر بکرێتن نۆکەوەی تۆ ئەتەوێتن لێرە ئەمریکا ترامپە بێ ڕێککەوێ لەگەڵیانە بە هەر جۆرێ بێتن لەگەڵ ئێرانە مەکەمە کۆتایی پێ نایە ئاها وابزان من لەم پارۆ مانگی شەشەوە کاکتوانە پێتم وتە ئەمە کۆتایی پێنایە شەڕە کۆتایی پێنایە ئاها ئەمە ئەبێ یەکلا بێتەوە بەنەوە و جۆری خۆی بەردەوامی هەیە تا یەکلا بێتەوە هیچ مەجاالیتیانە بەڵێ ئەبێ یەکلایی کاتەوە ئایا بە مفاوەزات بێ بە خۆشی بێ بە ناخۆشی بێتن یەکلایی کاتەوە چونکە ترامپ شوێنی لە قیوە ئەوە نیە بڵێ بمێنێتن باشە بەسەلەی چەکدانانی گروپەکانی عێراق کە زەیدی علی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق لە واشنگتن لە لای دۆناڵد ترامپیش ئاماژەی پێکرد کە تاوەکو کۆتایی ئەیلول دەبێت چەک داماڵڕێ لە گروپانە و بچنە ژێرباڵی حکوومەت ئاسانە دەتواننەوە بکەن چەکدانێن بە قسەی ناکەن چەکدانانێن نمانە قۆڵی ئێرانن ئێران چیان پێڵێ ئەوە ئەکەن بە قسەی زەیدی و ئەمریکا ئەوانە ناکەن چەکدانانێن و شەڕی شەکەن ئەوە باش بزانە ئەو کاتە سوپای عێراقەکەوێتە شەڕ لەگەڵیانە ئەتوانێت قەتیان نایە بەتەنیا هەر سوپای عێراق بکەوێتە شەڕ لەگەڵیانە حیساب کە سوپای پازداران بە هەزارەها پەڕیوەتەوە لەمبەر یای تۆ دوورمەڕۆ شەڕی داعش ڕاست سوپای عێراق و کاتە لە 2015 بە دووە ئەو توانایی نەبوو بەڵام چیە سەرپەرشتی شەڕەکانی داعشێکرد لە هەموو محوەرەکانە ئێران بوو لە ناو سووریا چێ شەڕێ کرد ئێران بوو کاکە چەکدارانی ئەوان بوو لەبەرەوە دێنە ناو شەڕەکە کە هاتنە ناو شەڕەکە وەختە سوپای عێراق دەرەقەتیان نایە ئەبێ هاوکاری سعودیە و ئوردن و ئەمریکا وەربگرێتن ئەو کاتە زەیدی ئەتوانێ ئەوانە لە ناو بداتن بەڵام لە هەمان حاڵەتا بێتە شەڕێکی ناوخۆی سەخت عجایب ئەگەر سوود بن لەسەرەوەی چەکدانی باڵێ ئاوا بە ئاسانی نابێت زۆر باشە بە دەرفەت زانم یعنی لەبارەی ئەو ئاڵۆزیانەی بەرنامی پێشوش باسمان کرد کە زۆر ئێستا شێوازی پێکدادانەکان لە نێوان ئۆکرانیا و رووسیا زۆر قرس بووە ئەو هێرشەی سەر لڤیڤ هێرشێکی زۆر قرس و وێرانکەرە حەزەکەم باسی تایبەتمەندی شاری لڤیڤم بۆ بکەیت و ئەیتر کۆی ئەو هێرشانێکی ئێستا ئۆکرانیا و رووسیا بەرامبەر بە یەک دەیکەن شاری لڤیڤ لە ڕۆژاوای ئۆکرانیایە لەسەر سنووری پۆڵۆنیا
طبعا شارێکی زەخمە بەس لە دوای کیف بڵێن خارکێف دێ لە گەورەی کەزانکۆ ئەوانەی تیا ئەوش نێزیکە لە سنووری رووسیاوە بەڵام لیڤیڤ زۆر دوورە بۆ ئاگداریت مۆزەخانە و ئیشی مێژویان و ئاسار و ئەوانە لە ئۆکرانیا هەمووی نەقل بوو بۆ کیف بۆ لڤیڤ بۆی لێنانە بپارێزرێ کە دوورە حتاکو ئۆکرانیەکان خۆیان پرسیاریانەکرد ئاڵێن بۆ هەر کیف لێ ئەدرێتن و لڤیڤ دوورە لە مەوزوعەکەوە هەرچەنە لڤیڤ هەر هێزێ بێ هەر شخصێ بێ لە ئەوروپاوە دێتە شاری لڤیڤ لە لڤیڤەوە بە قیتار دێ بۆ کیف چونکە فڕۆکە نەمازانی مەیدانی شەڕە پۆڵۆنیا لڤیڤ بەهی خۆی دانێتن خۆشی ئەی پارێزێ ئەمەی لێدانی لڤیڤ بەو شێوازە نامەیەکە بۆ ئەوروپا بۆ هەمویان یعنی منەگەمە هەموو شوێنێ مەڵێن ئەمە پارێزراوی منە نانەخێرەگەمە هەموو شوێنێکەکان بی لەوەش نەکەنەوە کارخانەکانی نەقڵکەن بیبەنە وڵاتێکی تر وەکو پۆڵۆنیا ڕۆمانیا وسکتە چونکە کێشەی هەیە ڕۆمانیا لە نێوان خۆی و ئۆکرانیا هەرێمێک هەیە بە درێژی ترانستێریا هەموو لایەنگری ڕووسن و چەکی زۆرتیایە لەبەرەوە ڕۆمانیا خۆی وسکتە لێونانە لڤیڤ مایەوە ئێستا کە ئۆکرانیا کوێی هەیە هەناسە بچێشێ لڤیڤ و ئۆدیسایە ئەوە زیاتری نییە لە زەوی لەڤیڤە لە دەریای ڕەش ئۆدیسایە ئۆدیسا شەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا بەڵام ئەی شووا بەردەوام لی ئەدرێ لەم ئاخیرانەوە کەشتێکیان سوستان دوێنێ هێرش هەر لێیانیاندا ئیتر هەناسەی نامێنێت تەواو ئۆکرانیا گیرە خوا لێرە لەبەرەوە وەکو بە جەنابتم وت نامەیە ئەی گێنم پێتان نێزیک مەکەونەوە بەڵام لە هەمان کاتە ئەگەر سەیری پۆتین بکەی یان ئەمە مولاحەزەیەکە بەرامبەر بە پۆڵۆنیا لەم ئاخیرانە نەرمی پێشاندا نەرمیەکەی چییە؟ بۆی هەیە لە ڤیڤ بداتێ ئەم شەڕە ڕاوەستێ کۆتایی پێوێ بیبە وەکو مێژووی خۆت بوو بەڵێ بیبە سە زۆری هەیە پاسپۆرتی پۆڵۆنی هەیە بەڵام هاوڵاتی ئۆکرانیە هەڵیان گرتووە ئەو نەرمەی کە پێشانەدا معنای ئەوەیە لە هەمان کاتە هێزی خۆشی پێشانەدا هەڕەشەی خۆی ئەگاتان لێوێ ئەوەیە ماناکەی زۆر باشە کاک سەلام وەک لە پێشەکە وتم لە شەمەی داهاتوو هەشتی مانگ تریادی وەستانی شەڕی ئێران عێراق حەزم کرد بەشێکی بەرنامەکە تەرخانکەم بۆ ئەو یادەوەریە شەڕە درێژەی کە لە نێوان عێراق و ئێران بووە بۆچی عێراق پێش ئێران دەست پێشخەری کرد بۆ ڕاگررتنی شەڕەکەی تر لە هەشتا و حوتەوەی تر بۆ هەشتا عێراق دەست پێشخەری کرد بەڵام دوجار خومەینی پیاڵە ژەهرەکەی نۆشیەوەی کە خۆی دەڵێت و شەڕەکە ڕاگیرە عێراق زۆر هەوڵێدا شەڕەکە ڕابەسێت چونکە خەسارەت و زەرەری زۆر بوو لە هەمان کاتە لە بیرت نەچێتن ئەو شەڕە بیخایاندایە و کاتە خاکی عێراق بەدەست ئێرانەوە بوو ئێران خاکی عێراقی گرتو بوو یعنی فاوی بەدەست بوو پێنجوێنێ بەدەست بوو بڵین هەڵابجە و ئەو ناوانە ئەو دەور و بەرانە لە هەموو سنوورەکانی عێراق خاکی ئێران شاخ و داخی کوردستانیش بەدەست ئێرانەوە وەکو چیای گۆدۆ کردەگۆ منتقی حاجی ئۆمەران چیای مامەندە کۆچار و قەبری عوسمان و هەمووی بەدەست ئێرانەوە بوو کاکە ئەم شاخانە ئەمە نەتەتوانی عێراق وەری بگرێتەوە پێت بڵێم بۆیە داوای شەڕاگرتنیە کرد عێراق چونکە تەواو زایف بوو بەڵام خومێنی بۆ ئەو پەرداغی خواردەوە هەموو جیهان پشتی لێ کرد یعنی کە من باسیم کردووە 4,000 موشکی تاوت هەبوو بەکاری تێنا لە چێ موشکی تاوت وەرگرت لە ئیسرائیل عەمەلەی ئیرانگەیت ببوورە کاتێکە وتم فڕۆکەوانێکی ڕووسی کۆڵی باین بە فڕۆکەیەکی خستە خوارەوە کەشف بوو عەمەلیەتەکە چەکەکان و ئەو ساڕوخانە کەشف بوو تەواو کە کردیان و عێراق هاوکاریانە کرد بە هەموو جۆرێ بە مانگی دەستکرد ئەمریکا خۆی لە ناو شەڕەکە بوو یعنی ناڵم شەڕێکرد بەڵام ژووری عەمەلیاتی عەسکەری کردبووە لە عێراق وڵاتان مێک لە کۆتایی 86 مێک 29یاندایە عێراقەوە ئەمریکا فڕۆکەی هیوس 500 دایە عێراق دوایەوە هیوس 530 دایە عێراق بۆ ئەوەی زاڵ بێ ئەو هەموو چەکەشی وەرەگرت عێراق لە کۆتایە سەیری کرد چەکی نامێنێ کەس هاوکاری ناکە لە کۆتایی شەڕا بڵین لە 87 بەدووە هەتاکو چین پشتی لە ئێران کرد کۆریا و چین لیبیا و سووریاش نەما توانایان بۆ ئێرانیش نام دەیتێت تۆ بەچی شەڕەکەی ئەبێ یەکی هەبێ بداتێ کارخانەی تۆ فریا ناکەوێت لەبەرەوە وتی ژارەکە خۆمەوە شەڕەکە ڕاگرم هەموو جیهان زەختیان لێ کرد و
علی ئەکبەر ویلایەتی لەگەڵ تارق عەزیز لە ژنێف دانیشن هەردووکیان بەرامبەر بەیەک زۆر بە جوانی پێەکەنی و جگەرەیە چروتی داگرساند و بڕیاری شەر ڕاگرتیان ڕاگرتووە و مەلیۆن و نیوەی کوژرا. باشە لەبەوە بۆ دەرکەوت یعنی زلێزەکانیش تەحکومیان بە شەڕەکەەوە دەکرد. بەڵێ 70 وڵات لەناو شەڕێیا بوو 70 وڵات لە شەڕی جەنگی عێراق و ئێرانە بەشدارە بە پارە بە چەک بە قەرز بە هەموو جۆرێکی. ئیسرائیلی شەو کاتە ترسێکی لە عێراق هەبوو عێراق زۆر بەقوت بوو لێە ترسە ئەبێ عێراق بخاتە شەڕێکەوە تەواو لە ناوی بدا زەعیفی کاتەوە بیر لەوە نەکاتەوە عێراق جارێتتر بڕاتەوە یعنی سە بۆ جوندی عێراقی پێڵێن ئەبوو خەلیل قەدیمەن مەلیکی ئوردن مەسەلەن پێشە پێیانەوتە بوو تەڵال حاش حەزی تەڵال ینی پۆستاڵەکە بوو ئەوە پێیان پێەکەنی ئەبوو ینی سەربازی عێراقی لە شاری خەلیل کە شەڕی کرد خۆڕاگر بوو هیچ وڵاتێکی عرب خۆڕاگر نەبوو وەکو ئەو ئەگەش بیش گەڕێنەوە سیکە هێزی ئاسمانی عێراق بگەڕێنەوە بۆ 1970 سی ئیسرائیل بووە لە عێراقا ترسە ڕئیس ئەرکانی سوپای مەسر سەعدەدین شاذلی بابی نەرانەگەر بتوانن مزەکەراتی بخێننەوە لەناو مزەکەراتەکەی خۆی نووسیەتی کاتێک کە فەرمانمەدا فرقەیەکی خۆم مەسری هێرش بەرێتە سەر ئیسرائیل قائد فرقەکە یان هێزەکە یەکسەر نامەی بۆمە نرد ئەیوت کام وایە فڕۆکەوانە عێراقیەکانم بۆ بنێرە بۆ هاوکاری هی مەسری خۆی داوا ناکرد کە فڕۆکەوانی باشن عێراقیەکانم بۆ بنێرە ئەو کاتە بستویەک فڕۆکەی عێراق بەشدار بوو لەو شەڕەیە ینی ئەمە دەلالەتە کە ئەمانە بەتوانان لەو زەمانەیە لەبەرەوە وایە عێراق لە ناو بشێتن ئەم ڕێگایان بۆی داناو ئەو سوپایان بێت تااقەت کرد و کۆتاییان پێهێنەوە زەرەرێکی گەوریان پێهێنە و شەڕی کوێتیشی تر بە یەکجاری کۆتایی پێهێنە باش ئەگەر ئەو شەڕە بەردەوام بۆیانی لە 8 ساڵەوە سەری بکێشە چەند ساڵێکی تیش بەردەوام بۆیان چی ڕوویەدا بەبێ هاوکاری وڵاتانی تر عێراق کۆتایی پێهات عێراق کۆتایی پێ بەبێ هاوکاری بەڵام ئەگەر هاوکاری نەبووایە بەردەوامە بوو هەر ئەوها بڕۆ 20 ساڵی شەر بۆ حاڵان بوو ئێرانیش نەیتوانی عێراق سوپای عێراق بشکێنێتەوە و عێراقیش نەیتوانی هیچ شتێ لە ئێران بکە و گۆڕانکاریەکی تیا بکاتن کۆتایی شەڕەکار کەس گەڕایەوە لێی خۆی و کەس سەرکەوتنی بەدەست نهێناوە تۆ گەڕایتەوە سنووری کۆنی ساڵی 1970دا 8 ساڵ شەڕ هیچ باشە کاک سەلام لە دوا ساڵەکانی شەڕەکە یعنی استراتیژێتی شەڕ گۆڕا بۆ وێرانکردن تەنانەت کیمیابارانی تێکەوت ئەمە چۆن بوو بۆچی ئاوای لێهات زانە شەڕ کاتێک کە پێویستیت پێوێتن هەموو شتێ بەکاردێنی هەر چەکێکت هەبێ بەکاری دێنیتن هەبێ بەکاری بێنم بازە چەکێکت هەیە با بڵێن وەکو جۆکەرە لە کاتی خۆی چۆن یاری وەرەقەکەی جۆکەرە لە کاتی خۆی بەکاری دێنم ئەمانە دەڵان کیمیاباران تەنها لە یەک شۆن نەکرا لە فاوکرا بەنسبەت کوردستانەوە هەمومانە زانین ینی دۆڵی بالیسان و هەڵەبجە و ناوچەکانی زۆرەوە هەتاکو گۆپتەپە لە کاتی ئەنفالە هەنی کیمیا لە گۆپتە بێدا ئاغجەلەر لە سلەیمانی تەسەور بکە لە لای سەردەشتیشیدا بەکاری هێنا بەس جۆری غازەکانی تەبعاً فەرقە کرد لە کاتێ بەکاری دێنێتن بۆ ئەو هێزە بە یەکجاری لە ناو بداتن و زەرەری پێنەگەیەنێتن ینی زیاتر خەسارەتی تیا بکاتن بەڵام شەڕ بڵێ فراوان ببێتەوە هەموو شتێ بەکاردێنیت جۆت لەوە نییە یان درێژە بکێشێ هەموو درێژە بخایەنێت هەموو شتێ بەکاردێنیتن بڵێ باشە هەردوو لاودیان بردمانەوە کێ بردیەوە وایە هەردوو لا دۆڕا و کەس نەی بردەوە هەردوو لا دۆڕابوون هەردوو لا دۆڕاوە چی برنەوەی چی هەردوو لە ئاهەنگی جێڕا و بردوومەتەوە چیت بردوێتەوە تۆ نەتوانی یەک بستێ لە خاکی ئەو یان ئەو شتە کۆنانەی بتەوێتن وەری بگریتەوە واتا برنەوەی چی نەخێر برنەوەی تیانە بوو بەڵام شەڕەکە بەو درێژخایە نییە لە نێوانە و دوو وڵاتە کاریگەری حتمما دروست کردووە لەسەر هەم عەقیدە هەم لایانی سەربازی ئەم دوو وڵاتە چی بوونە و کاریگەریانە ئەو کاریگەریان ئەمزانە چی بوو عێراقیەک هێزی زەوی خۆی بەخۆتر بکاتن لەگەڵ هێزی ئاسمانیا چونکە دوای جەنگی عێراق و ئێران عێراق بە تەمای فڕۆکەی میراژ 2000 بوو لە فەڕەنسا کە عەقد بکاتن ئەو فڕۆکانە میراج F1 بەکارهێنا F1 کیوەکەی بەکارهێنا سیەکەی بەکارهێنا جگەلەوە تۆ سوپەرە تەنداردی هەبوو بە کرێدرابوو پێی هەتاکو میراجەکانەگە بەڵام ڕووس کە زانی عێراقەمان ناکرێت زوو هاتە مەیدانەوە یەکبیستنەوەی داپی بە نرخێکی هەرزانتر بەنسبەت ئێرانەوە ئەیزانی هێزی ئاسمانی کۆتایی پێهاتووە
وحیساری لەسرە ناتوانێت نەچەک فڕۆکەی تازە بکڕێ و نەیەدەکی هەبێتن هەموو قورسی خۆی فرێدا بۆ چووە بۆ موشک نە دەریا نە زەوی نە ئاسمان حیسارم هەیە بە هاوکاری چین کە نەتەڕاتە سۆدیۆم یەداتێ بۆ ئەوەی دروستکردنی سوتەمەنی ڕق بۆ موشکەکانی دوای ئەوەی تێگەی کە موشکی عێراق لە جۆری سکۆت کە ڕووس داوی پێی لە 1970 تەهران چۆڵی کرد بوو کاکە لە ترس موشکەکانی سەدام حوسێن کە دوایی ناوی لێنا عەباس و حوسێن و ئەو جۆرە ناوانە ئێران کەوتە ئەم بوارەوە ئاسانترین شتەکە دروستی بکەم کەوتە موشک ئەوە ئیتر فەتاح و خەیبەر و خەیبەر شکێن و قاسم و نور و ئەو هەموو موشکانە ئێستا قۆڵ سیلاحی چەکی ڕەدعی ئێران هیچ شتێکی نییە تەنها موشکە تەنها موشکە کاریگەریانەی ئەو کاتەیە بیری لێ کردووە دوای ساڵی 1970 لە نەوەتەوە ئێران بیری لەوە کرد دەست بەوانەی کرد وەی بەهێز کرد تاکو ئەم ڕۆژە کە بەرەی شەڕیش فراوان بوو یعنی وەک چۆن لە وانەی سەربازیانی هەر شەڕێک فرەبەرە بوو هیچ بردنەوەیەکی تیا مەیسەر نابێ نخێر وایە ئەنیە نابێ بەرە زۆر کرد بۆ ێستا وڵاتانش لە شەڕە ینی کەمترین بەرە لە خۆیان دەکەنەوە بۆی فریای ئەو بەرەی خۆیان کەون و فراوان لەبێتەوە چونکە سەرکەوتنی تیان نابێت نەخێر وایە زۆر باشە هەر لەسەر شەڕی ئێران عێراق لە ستۆدیۆی مێزی لممان حەزەکەم بچینە ئەوێ بەو نەخشەیە کە لە مێزە لمەکە هەیە بۆمان ڕوونکەیتەوە کە ئەو هێرشانە چۆن کراون و لەکوێ شەڕی زۆر سەخت کراوەگەر جەناب و فەرموو بەڵە بەڕێزان هاتینە سەر مێزە لمەکە لە ستۆدیۆی سەعاتی سفر بۆی کە کاک عەقید سەلام لەسەر ئەم مێزە باسی جەبهەکانی شەڕی ئێران عێراق کاک سەلام مێزە لمەکەمان حازرە دەستی برادران خۆشی ئامادەیان کردووە ئیتر نازانم تۆ تا چەند لێ ڕازیت سوپاسیانەکەم بەڕێزن هەرچەنە سەربازیان نەکردووە بە چتێ جوانیان کردووە دەستیان خۆش بێت هەر بژیت پێم خۆشە لێرە ینی ئێستا ئەوانە هەیە ئەم دوورگانە هەیە ئەم بەردانە ئاماژن بۆ شارەکان بزەبت جەبهەکان جەبهە قورسەکانی شەڕی ئێران عێراق لەکوێ بوون و چۆن ڕوو داواکان ڕووی دەدات کاتێ بڵین لە ئەیلولی 1970 عێراق کە هێرشی برد هەرە جەبهە گەورەکەی ئەوەی ڕاستی بێ بڵین قاتەی جنوبی باشووری عێراق بەسرە لەگەڵ ناوەندی عێراق فەیلەقی دوو لای خانەقین کەلارەوە ئینجا دوای ئەوە منتیقەی پێنجوێن دێتن بەڵام ئەم ناوچەی بەسرا بە زۆری ئەلێرە بوو هێرشە گەورەکەەوەی ڕاستی بێتن ئێستا ئەوە ئاماژەیە بۆ بەسڕەوانی ئێستاکە ئێرە ئەمە بەسرایە شاری بەسرایە لە بەسراوە کە ئەپەڕێیتەوە تقریبان 20 دقائگەیتە تەنومە ئەمە تەنومەیە هەر عێراق ئەگەر بیتە سەر هینەکە با نەخشەکە باسی کەم ڕاستی نەخشەکە ئەلێرەوە دێت سنووری عێراق و ئێران ئەبەو شێوازە ئەشکێتەوە بۆ ئێرە ئەمە لە خوار تەنومە ئەمە شەلامچەیە ڕێک نەخشەکە بە بەردەم شەلامچە دیێ و دائەبەزێ بۆ ناو شەتڵ عەرەب کە هاتە ناو شەتڵ عەرەبەوە لە خوارەوە لێرە ئاوەکە بێتە سێ پارچە ئەمە دورگەی ئومر ڕووساسە هی عێراق و ئێران و کاتە بڵین لە کاتی شەڕاهات گرتی باش لە شەلامچەوە کە دێیت ئەگەیتە محەممەرە کوڕەم شەهر بەڵێ ئیتر ئەو ناوچە قورسەی ناوچە قورسەی کە شەڕەکەی تیابوو لێرە عێراق چی کرد هیلارێکی دروست کرد وەکو مانگ تەڵقی کرد بۆی هێز نەگاپەی تەمانەوە هێزەی کە بڵین لە بەسراوە هێڕشی برد تانکەکان هی فڕقەی سێ بوو مدەڕع فرقەی سەی مدەڕع لەگەڵ سێ لیوای قواتخاسەی لەگەڵا بوو لیوای 31 32 33 پێڕشی بردەسەر ئەم ناوچانە بە ئاسانی ژیرە زروفی منتیقەکە بڵین تەضاریس ینی منتیقەکە ئارزەکەی زۆر یارمەتی عێراقیدا کە بچێتن بەڵام شەڕە سەختەکە لە چۆ ڕوویدا لە ناو محەممەرە باڵێ بەسیجی تیابوو سوپای ئێرانی تیابوو جگە لە خۆبەخشەکانی تیابوو دەست بە جێنە گیرا دوایەوە شەڕەکە بووە ماڵ بۆ ماڵ دەرگا بۆ دەرگا بە کۆڵانەکانە ئاوا نزیک بوون لێ تێکەڵ بوون بە یەکجاری خەسارە زۆر بوو تەبان لە محەممەرە تاکو گیرە خەسارەتی ئێرانی زۆر بوو تاکو بڵین محەممەرە گیرە کە محەممەرە گیرا لێرە سەدام حوسێن بیری لە چیە کردەوە بیری لە خوار محەممەرا کردەوە کە بڵین ئەمە عەبادانە هەلێرە بیری لە عەبادانە کردەوە عەبادان بگرێ بەس کە باسیم کردووە لە بەرنامە پێشوەکانە
يعني عبد الجبار شنشل بصدام حسيني ويت لي سباي عراقتي بتواتشي بري ألم بروا بلين لبرامبر عبادان على شط العرب لم روبارا علي ربا شكي ناواندي وقرس ليك أنا دابا بكيسي ودوشكو يعني برامبر بيك لشط العرب لبين أبو ليك يعني سر روبارك يعني إيرا بلين نوتكي عبادان باشكرا وكاتا أستاك عراق لي دابا طوبو بهمو جورة شكيك يتلا بيش أوي كبلين فرقي سيو لواي سيويك وسيودو سيوسي قوات خاصة هي رجبري لقاعدي شعبوا كاكيوتا أمناوتشيا لقال قاعدي إمام علي لقال قاعدي قادسية وأبو عبيدة لكوت ليرا فرقة بردوان برزبوه اللي دا بو يريبو فرقة مدرعة كبكاتوا بتشيتا بيشو فرقي سي مدرع طبعا آلياتي لقلابو زري بوشي لقلابو هندسيان لقلابو لەگەڵەوە ئەو سێلی واخوات خاصەیە کە چوو بۆی ئەمان شوونە سەختەکان تەمین بکەن و بیگرن و بچنە ناویانەوە ینی بڵێن شەڕی کۆڵان و ئەوانە ئەو قوات خاصانە ئەیکرد ئەبەو شێوازە بوو شەڕەکەی ئێرە ئەنجا دێیتە خوارەوە طبعا ئەمە خۆی کە لێرە دروستمان کردو کوڕان برادران دەستیان خۆش بێ ئەمە شەتە العەرەبە باش ئێرە گوڕنەیە طبعا لێرە معبەر الشمالی نەشوە هەبوو ئەم جەبهەیەش هەبوو ئەوە نەبوو نەبێتەوە ینی پەڕێتەوە لە معبەر الشمالی نەشوە أبرايتو أو كاتا فرقي سيوية قيادة قوات الحسين ألم ناوتشي أبو أما الروباري دجلية الروباري فرات باشا كلاي قرنا ليكدن وبيت الشط العرب أليرا نقشك أما هموي بو عراقة أجيت جزيرة الرصاص ليرا بيت سيكرتو آوكا كرتي أوبر ركنا وراس آوكا سنورة لبين عراق وإيرانا ئەمە کە ڕاکێشی ئاوەکە نیوەی ئەمە لە اتفاقی جەزائر درا بە ئێران مەگەخۆی هی عێراق بوو بەڵام ئەمە نیوەی دێیت هەتاکو ئەگەیتە خەلیج ئێرە فاوە کە بڵین ئێران لە ساڵی 1986 لە مانگی سێ بوو نوۆی سێ بوو 11 شەو هێڕشێکی گەورەی بردەسەر فەرقەی 11 ئەلێرە و ئەم ناوچەیی بڕی فاو کە نێزیکەی 105 تاکو 107 کیلۆمەتر دوورە لە بەسڕاو بەڵێ ئەمەە دوورە لێەوەی دێیتەوە ئەنجا پەڕێیتەوە ئێرە دورگەی بۆبیانە کوێت باشە ئەمە دورگەی وەبرەیە بڵین ئێرە ئەم ناوەڕاستە سنووری عێراق و کوێتە نیوەی ئەم ئاوە بۆ عێراقامبەری نیوەش یەوبەر بۆ کوێتە تاکو دێیتە ئەم قەسر طبعا لەم قەسرەوە لێرە دوو ڕووبار هەیە نەکراوە لێرە ئەڕاتەوە هەتاکو فرات ئەلێرە بەس بەو شێوازە نییە کە گرنگ بێتن شەڕەکە بەو شێوازە دەستی پێکرد ئەلێرە باشە کاک سەلام ئێستا باست کرد یعنی جەبهەکەت بۆ من باس کرد بۆ نمونەیەکێک لە قورستنی شەڕەکان لە نێوان عێراق و ئێران ئەمەی محەممەڕە بووە کە جەنابەت ئاماژت پێکرد ئەمەیە چی کوشتارێ درا لەوێ و شەڕەکە چۆن ئەوەندە سەخت بوو کەیتر جەناب دەڵی تێکەڵی یەکتری بوون چەند کەس کوژرا دوجار بەسەرکەوتنی کێ لە محەممەڕە کۆتایی هات یعنی لە کۆتایی 1982 بڵین ئێران سەرکەوتنی بەدەست هێنا توانی منطقەی شەلامچە ئەوانە بگرێتەوە ئێران ئالێرە قەوسێ دروست بکاتن لەسەر سوپاکانی عێراق ئەوە بۆ هۆی کە 24,000 دیلی عێراقی لەوێ بەدەست ئێرانیەکانە جیران تەسلیم بوون 24,000 دیلی عێراقی لێنانە کەوتنە دەست ئێرانەوە چونکە بە کۆی گشتی ئەگەر بڵێ عێراق زیاتر لە 7,000 دیلی هەبوو لای ئێران بەڵام ئێران لای عێراق لە دەوری 35 تاکو 40,000 دیلی هەبوو ینی دیلی عێراق زۆر زیاتر بوو لەلایەن ئێرانەوە توانی محەممەرە وەربگرێتەوە لە دەست عێراقە طبعا ئەم سێ لیوای قوات خاصەیە کە ملی ناوت بوونمان 31 و 32 و 33 لیواکان هەرسێکی هەر لیوایە لە 130 گەڕایەوە لەو شەڕەیە 170 تێچوو 170 کوژرا چونکە شەپۆڵی دووەم و سێمی کردەوە نییە بە یەکەم هێڕش بتوانێت محەممەرە بگرێ نانەخێرە ئێران شەڕە سەختی کرد لە محەممەرە بەڕاستی بەرگریان کرد سوپای پاسداران و ئارتەشی ئێرانیشانی سوپای ئێران و جگە لە خۆبەخشەکان لێرە سەدا حسێن بیری لە چتێکێ کردەوە محەممەرە هەمووی عارەبە بڵێن ساڵی چەکدارەکانی محەممەرە لەگەڵی هاوکاری بکەن یارمەتی دەن و کۆتایی بەمە بێتن بەڵام ئەو شتە هەڵە بوو هەڵەیەکی استراتیژی گەورە بوو کەوتەی کەوت ئەو شتەی بۆ جێبەجێ نەکرا ئەوە بوو کە محەممەرەی گرت دوایەوە شکایەوە ئەگەر بینە قاتعی ناوەندی لە عینی کاتە هەمان زەمان بڵێن سەروی باکووری ناوچەی بەسەر با بڕۆین بەرەو دیالە باعقوب بۆ سەرتر هەتاکو گەینە خانەقین و کەلار هەموو ئەزانین قەسر شیرین نێزیکە لە سنووری عێراقەوە ئەو کاتە هێڕشی برد بۆ قەسر شیرین عێراق واتوانی بچێتە ناوی ئەو فرقانەی لەوێ بەکاری هێنا فرقەی 4 و فرقەی 6 و فرقەی 8 تایبەتی فرقەی 8 خۆی هێرشەکەی بەتەواوەتی کرد کە بڵین مەشاتە فرقەی 8
هێرشەکەی کردە سەر قەسر شیرینی گرت و دوایەوە تانکەکان داخڵ بوون بەڵام کە سوڕایەوە بەرەو سەرپیل زەهاب لەوێ زەرەرێکی زۆر گەی بە تانکەکانی عێراق لە بین شاخەکانە ئەوان لەوێ موشکی تاویان زۆر دانابوو تانکێ زۆر سوتا لێنانە لە بەرەو عێراق فەشەلی هێنا لێنانە جگەرەوە بڵین لە قاتەوی سەروی عێراق پێنج وێن عێراق هێرشی برد بیدایەتی بەڵێ لە باشماخ پەڕیەوە بەرەو شاری مەریوان نەگەیشتە مەریوان بەڵام لە نیوەی ڕێگاکە زیاتر بوو پێشەوەی بگەینە بڵێنەوە بەحیرەی کە لە مەریوان هەیە لێنانە حتا تۆپخانەی عێراق ئەو کاتە لە ناو خاکی ئێران بوو لە بیدایی شەڕە ئەوە ڕۆشت بوونە پێش نەچوو بە پێشەوە دوایەوە شکایەوە کەمەکەمە و پێنجوێنێکی بەجێست و لە چای هەرزەلە لەوێ خۆی گیر کرد بەڵێ زۆر باشە بوو پێم وابێ ینی ئەو لیوانی کە باست کرد لە بەرنامەکانی پێشوش باسمان کردووە بارقی حاجی حنتە دەورێکی باڵای هەبووە لەو شەڕانە بارق عەبدەڵڵا الحاج حنتە دەوری باڵای هەبوو لە جزیرەی ئوم ڕووساس لەو جەزیرەیە ڕێگەرە ئەوەی ئاوەکە دەکاتە سێ بەشەش ئاوەکە دەکاتە سێ بەشەوە تەمان دارخورمای زۆرتیایە بۆ ئاگاداریتیان وەکو چەمێکی دارخورمایە لە کاتی پەڕانەوە لێرە بینەران ئەگەر بیانەوە بزانن چۆن پەڕایە قوات خاصە عێراقی هەروەکو فیلمەکەی نۆرماندی بە بەلەم ینی پلاستیکی پەڕانەوە بۆ ئەوبەر بەڵام زەرێرێکی زۆر گەیە ئێرە لە ماوەی 3 سەعاتە توانی ئوم ڕووساس بگەڕێنێتەوە لە دەست ئێرانیەکان و سوپای ئێران دەرکە و ئاودی محەمەرەیان بکاتەوە جارێکی کە بەڵام لەبیرت نەچێ وەکو بەجەرابتم وت لێرە ڕووبارێکە ئەنجا ناوەڕاستێ بڕێ ئەنجا ئەمبەرەوە پەڕینەوە زۆر سەخت بوو بەڕاستی لەو شەڕەیە بەڵام توانی قوات خاصەی عێراق و کاتە وەری بگرێتەوە لە دەست ئێرانە بیگەڕێنێتەوە لە ئوم ڕووساس بارقش پێم وابێ بریندار بوو لەوێ لەو شەڕەیە بریندار بوو گولەیە بەڕانی کەوتو ڕانی چەپی گولەیەکیش بەرسنگی کەوتبوو پارچەیەکیشی بەرچاوی چەپەی کەوتبوو لەو شەڕەیە لە ناو دارخۆرماکان چونکە لە نێوان سوپای عێراق و ئێرانە لێرە شەڕەکە کە ڕوویدا لە بینی پازداری ئێرانی و بڵین سەربازی عێراقی دەمەتر بینیانە بوو و تایبەتی دارخورماکان کە باسم کرد بۆ جانابەت قەناسەی ئێرانیەکان هەمووی لەبان دارخورما بوون ئەوان توانیان زۆر زەرەر بگێنن ئەنجا جگەلەوە شیشیاندا نابوو لێرە بڵین شیشی سەب نوکەکانیان تیش کردبوو وە کوفتیمەکەی نۆرماندی ئاوها بۆی بەلەمە پلاستیکیەکان لی گیر بێ و این بێتن گیر بێ تقریبان مەسافەیەکی کەمی هەیە لێرە لە دەوری 30 متر تاکو 50 متر بێ تەختاییە لمە هەتا کۆگەیتە دارخورماکان عێراق لەو مەسافەیە زەرەری زۆر پێگەیشت هەتاکو گەیشتە ناو دارخورماکان ببێتە مانیعە بتوانێت شەڕ بکاتن کەواتە ئەوەی سەد جەناب شەرحی کرد لەسەر مێزە لمە معنی جەبهەی نێوان عێراق ئێران لە ماوەی 8 ساڵە زۆر فراوان بووە بەڵام لە جنوبی عێراقەوە لە باشووری عێراقەوە زیاتر شەڕە گەورەکان ڕوویداوە شەڕە سەختەکان لەوێنانە ڕوویدا ئەگەر بێتە قاتعی ناوەندی فەیلەقی 2 سەیری 8 ساڵ جەنگ بکەی شەڕە سەختانەی تیان نەبوو بەڵام بێتە کوردستانی خۆمان ماوەت هاجۆمەران قەڵاتزیە شەڕی سەختی تیاکرا تایبەتی بڵێن گردەمەند لە چیای گردەمەند و ڕایات و گۆدۆ و ئەوانە شەڕی سەخت کرا لێوێنانە و زۆریش لەو ناوچانە کوژرا جگە لە ماوەت بڵین لە کۆچار و وێلانە ئەو چیایانە لە بیتە لای قەڵاتزێ لە سەربەردەقلیشێ و لە مامەندە و لە قەبری عوسمان و لە هێرە و لە بەڵخە و لە بۆلفات بەڵێ شەڕی سەخت لێوێنانە زۆر کرا بەڵام لە ناوەندی ئەو شەڕانە نەبوو لە قاتعی پێشتر لە بەرنامەکە باسمان کرد دوای 38 ساڵ کە چەند ڕۆژێکی تریادی کۆتایەتنی شەڕی ئێران عێراق هێشتا ئاسەوار لەم ناوچانە ماونەوەندە شەڕی کورسیتیار ئێستش بڕۆ بگەڕێ بڵێن لە ڕووباری کاڕۆن لەو ڕووبارەی تر کە ئەبێتن ئێستش سیرەکەی چونکە ئەو ناوچەیە خنکە مەزەقاتیاندانا بۆ ئاویان تێکرد لەسەر شوێنە هەیە تانکی عێراقی بەس برجەکەی بەسەرەوەیە هەموو جانی لە بن ئاوە خنکاوە لەناو ئێستش ماوە لە جێی خۆی لەناو ئاوەکە تاکو ئەم ڕۆژە لاشەی زەرباز ئێسک و ئەوانە ئێستش ماوە ئەگەر بگەڕێ بە تەواوەتی ئەیدۆزیتەوە جگە لەوە هەموو ئەلغامی کە لەوێنانەیە ئاو هێنە و بڵاوی کردەوە بەڕاستی ینی بڕۆی ئێستا شەر ئەیدۆزیتەوە هەر ئاسەواری دیارە بە عاشکرا زۆر باشە من سپاست دەکەم باوگەڕێنەوە سەر مێزەکەی خۆمان و لەوێ باسپاسی ترمان ماوە و پرسیاری هاوڵاتیانیش ماوە لە جەنابەتی بکە فەرموویت دەستەکان و خۆشبێکاک سەلام سەرت خۆش بێتن وەکو هەمیشە لە وەرزەی سەعاتی سفرا کۆمەڵێک پرسیار هاتبوو هاوڵاتیان کردویانە جا من هەم ئەمە ئاماژە بەوە بکەم یعنی بەشێک لە پرسیارانە پەیوەندی بە پرۆگرامەکەەوە هەیە بەشێکیشی پرسیاری ترن ئێوە دەتوانن هەموو پرۆگرامێک
ئەمە دایدەنین کە پرسیارەکانتان بنێرن تا ئەتوانن بە پەیوەندی بە پرۆگرامەکەەوە هەبێ پرسیارێکی ئەجگار زۆر هاتبوو کە بەشێکی لە پرۆگرامەکانی پێشووتر وەڵاممان داوەتەوە بەشێکشی پەیوەندی بە بەرنامەکەەوە نەبوو. کاک سەلام، لە پرسیاری ئەو هاوڵاتی ئازیزانەوە کاک ئەحمەد میکایل دوو پرسیاری کردووە. یەکەم پرسیاریە پرسێ ئایا دەکرێت ئێران فەرمان بە حەشدی شەعبی بکات بۆ ئەوەی کوێت داگیر بکات تەنها فەرماندە و ڕاوێژکارەکانی خۆی لەگەڵیان بەکار بێنێت، یعنی ئەم کارە بە حەشدی شەعبی بکات ڕێتیەچێت؟ بەڵێ کاکەمە کاک ئەحمەد دەڵێن ڕێتیەچێتن بە فەرماندەی ئێران حەشت، بەڵام ئێرانیان لەگەڵا بێ حەشدیش بەشدارە بێ لەمەیە ئەچێتە ناو کوێتەوە. بەڵێ قسەکەی وایە ڕاست چکار لە بندستی خۆیان بندستی خۆیان بە فەرمانیەوە نەگەڕێ هەر کاتێ پێی بڵێتن. بەڵێ باشە. پرسیاری دووەمی هەر کاک ئەحمەد ئەڵێ سێ فڕۆکەی جەنگی ئەمریکی F-15 سترایکینگ گڵ لە کاتی شەڕی چل ڕۆژەوەی کە باسمان کرد لە کوێت بۆچی کەوت نەخوارەوە کە سیستەمی IFF ئەوەی کە ئیتر دۆست خۆی ئەناسێتەوە بۆچی ئەوە نەیکرد؟ بۆچی شکرۆ بەڵام وەڵامی دەرەوە کاک ئەحمەد ینی وەڵامی ئەو پرسیارەیە دەمەوە چونکە بەعزە نییە دەرەکەوێت لە کۆتاییە کاتێ چاوە وێنەی F-15 سترایکی گەڵ ئەویش وێنەی F-5 تایگەر ئەوە لەلایەن کۆمپانیای نۆرثڕۆپ دروست دەکرێتن و لە 1963 هاتە خزمەتەوە، یانی F-15 دوای ئەوە بوو. من بە مەزانەی من ئەو کاتە کە متابعی مەکرد وا مەزانی ئەو فڕۆکانە لە هەمەدانەوە هات، بەڵام خۆی نەخێر لە دێسفولەوە هات. دوو فڕۆکەی F-5 تایگەر تەمانەم فڕۆکەی بەشداری شەڕی زۆر نەکردەوە، بەڵام لە شەڕی عێراق 8 ساڵەکە بەردەوام بەشدار بوو. F-5 F-5 لە دێزەفولەوە فڕی بە سنووری عێراق زۆر بەنەوی زۆر نەوی بوون، یانی نزم بوون لەگەڵ عەرزە لە نێوان 15-20 مەتر دابەزین زیاتر. ڕایان کێشا درۆپتانکیان هەڵگرت بوو تاکو گەیشت نەکوێت و مەتاری ئەمینیان قەسف کرد کە ئەمریکەکانی لێ بوو. تەمان ئەمە باسی ناکەن خۆ ئێمە حەقیقەتەکەیە. ئەو دوو فڕۆکەیە گەی کاک ئەحمەد کە باسی IFF-ەکە ئەمەی خوێندەوە، بەڵام کەی خوێندەوە گەیشتە سەری. جا حەزەکەم بە کاک ئەحمەد قسەیەکی تریش بڵێم بۆی بزانێ بە نزمی کە دەی ڕادارا چۆن بگەێ لە ناشناڵ جۆگرافیکیش هەیە بە گۆڤنتری بخێنێتەوە، فڕۆکەوانێکی ئەرجەنتینی بە ناو بابلۆ کاپاچیۆ بە ئەوە بخێنێتەوە ئەنجازانێم عملیاتە چۆن بوو بۆ توانی هەڵی خەڵەتێنی. ئەو دوو F-5 گەیشتە کوێت قەسفیشی کرد. لە کاتی سوڕانەوە بەرز بوونەوە F-15کان هاتن ڕاویان بنین. لێرە IFF خوێندوویەتەوە، بەڵام تۆ هەدەفێکت تێگر بۆ ئاسمان ئەم کشایەوە بە هەڵە چوو لە F-15کانیدا. بۆیە F-15کان کەوتنە خوارەوە. ئەگەر ئەو دوو فڕۆکەی ئێران لەوێ نەبوایە ئەم هەڵەیە نابوو، بەڵام هەردوو فڕۆکەکە گەڕایەوە و لە بەرنامەیەکیش باسیم کرد دووسی خۆی 24 هاتن قەتەر بۆمباران کرد لە ڕێگا خسیانە خوارەوە ئەوان کەوتن، بەڵام F-5کان توانیان لیاندا و گەڕانەوەش بۆ دێزەفول. ئەوە بۆ هەڵەکەی کە بڵێ IFF ئەم جیاوازیەی نەکرد چونکە فڕۆکەی دوژمنی خوێندەوە. زۆر باشە کاک ئاری محەممەد دەڵێت ئایا رووسیا و چین ئەهێڵن ئێران ببێتە زلهێزێک هاوشانی خۆیان بۆستێ بەرامبەر بە ئەمریکا، ینی وەکو رووسیا و چینی لێبێت ئێران؟ مستحیلە نەخێر و ناشێڵن ئۆتۆمیشیە بێتن نەوەک ئەمریکا ئەگەر شەڕ بکاتن ئەوان ڕێی پێنادانێ بۆ شێوازە هەشی بێتن شتێ بچووکیە بێتن. ئێران دەرگای چینە داخراوە لە ڕووی غەربە. تو ئەگەر بگەڕێتەوە لە ساڵی 58ەوە کاکە بیت ئەم ناوچەیە بخێنیتەوە یەکێتی سۆڤێت 1991 دوای ئەوە ئازەربێجان سەر بە ئیسرائیلە پێشوە ڕووس بوو، کوتلەی شەرقی بوو، بەرەسەری تاجەکستانکە، ئۆزبەکستانکە، تورکمانستانکە، پاکستانکە، هەمووی وەرگەڕا بۆ کوتلەی غەربی. ئەمریکا بۆ چین دەمێکە ئەم پلانە داعانێتن، دوایەوە تۆ ڕێگای حەریر هەیە ئاوڕشمی پیاڵشیمە ئەوەش چۆن ببڕی. ئەمە هەم یەک وڵاتێمە ئەویش ئێرانە. چین بە هەموو جۆرە هاوکاری ئێرانەکە بەس نایەڵە بێتە هێزێ وەکو خۆی.
ناخێر پێشتریش باسمان کردووە بۆ ئۆتۆمەکەیش یعنی رووسیا و ئەبێت بەردەوام پێویستیت بە من بێ من چی مێتن ئەوە جێبەجێ بکە زۆر باشە کاک هاوکار غەریب ئەڵێ هەڵوێستی میسر و وڵاتانی ئەوروپی چییە بێ گەرگەروی مابلمەندە بە تەواوەتی دابخرێت و بە تایبەت ئەڵێ چینیش هەڵوێستی چییە بێ لەبەرەوە چین ئاڵوگۆڕی بازرگانی بە بڕی 700 ملیار دلار هەیە ساڵانە لەو گەروەدا هەڵوێستی ئەمانە چییە بێ میسر وڵاتانی ئەوروپی چین طبعا مصر زەرەرە زۆر گەوری پێگە بێتام اقتصادی خۆی وتومە ینی قەنات سوێ ساڵانە 10 ملیار دلاری بۆ دێنێتن ئەوروپا طبعا گرانیەکی ترەبێ هەرچەند ئێستا ئەوانی کە لە ئەوروپا ئەژیان ئەزانن چی ڕووی داوە لە ئەوروپا لە ئەڵمانیا و لە فەڕەنسا و لە وڵاتانی تر گرانی زۆر بووە زەرەری زۆرە بۆوان زەرەری زۆرە بۆ سعودیە بەڵام چین ئەو زەرەرەی نابێتن من باسیم کردووە لە بەرنامەیە دەربارەی کەشتی چ نظامێکی هەیە بەکاری دێنێ چین ئەتوانێت بێرە یا ڕەتبێ حوسی لێی نادا بەبەر ئێران مەسەڵەن ڕێککەوتونە لێی نادا چین ئەو زەرەری پێناگا بەڵام ئەم وڵاتانە زەرەری پێگا بۆ ئاگاداریت بە کاکە بڵێم دوای لێدانی دنیات ئێستا هێزی دەریای مەسر بە هێزێکی زۆر گەورە جولاوەتەوە بووە بەرەو یەمەن دێتن ئەم هەفتەی بێتەوە بۆی دەرەکەوێ کاکە کە چی ڕووەدا لێرە ئایا شەڕە بێتن یان نابێت بەڵام بیر لەوە مەکەرەوە حوسی سیکە لە ئەمبراتۆرێتی عوسماڵیەوە گەر بیخێنیتەوە ئەمبراتۆرێتی عوسماڵی تیای چوو کە ئەم وڵاتانەی هەمووی گرتبوو لە یەمەن تیای چوو بگەڕێنەوە 1968 کاتی جەمال عەبدناسر سوپای مەسر تیای چوو بگەڕێنەوە سەدام حوسێن کە سێلی وا قوات خاسەی نرد و شەش تیای چوو عاصفەت الحەزم سعودیە تیای چوو ناتوانانی دابەزیتە سەر وڵاتیان ناتوانانی لە ناوی بدەی لە یەمەن بەڵێ بەڵام زەرەرێکی زۆری پێگا و احتیمالێکە وەکوتم کە سعودیە لە عێراقیدا لە حوثیەکانی شەدرێ و مەسەری شەبێ بەشدار بێتن لەم شەڕەیە چونکە سعودیە دەرەقەتی نایەتن باش گۆران حسێن ئەو پرسیارێکی نردووەڵێ بۆچی لە شەڕی 40 ڕۆژە ئەمریکا و ئیسرائیل وتیان ئێران توانای موشەکی نەماوە کەچی ئێران ئێستا خەریکی هێرشبردنە ئێستا بە کەمترین موشک زۆرترین زیان بە بەرژەوەندەکان و هەدەفانەی کە ئەی پێکێ دەگەێنێت سڕەکە چییە یعنی ئێمە ئەو کاتەش باسم کرد بە کاکەوتن 120 کاری لە موشکی ئێران کردووە 180 ماوە منە سات ئێران مەساحی زۆر گەورەیە شاخاویە ئەمان کەوتیان نەیماوە یەک ئەعلامیین بۆی لەو ڕادەیە ڕای بگرن کۆتاییمان پێهێناوە بەڵام خۆی لە حقیقەت خۆشیان باشە زانن کە کۆتایی پێنێناوە لەبەرەوە بە کاکە ئەڵێم سەیری میدیای غەربی مەکە بەردەوام چی ئەڵێ ئەوە ڕاستە نانەخێر شتی تر هەیە حقیقەت شتێکی تر هەیە حقیقەت شتێک ترەیە ئەوان مبالەغاکەن کاکە ئەم میدیایی ئەوانە ئەوان کۆنتترۆلیەکەن لەبەرەوە نەخێر ئێران ماویەتی ترامپیش بڵێ ئەمەم کردووە ئەمەم کردووە چیت کردووە جیازی تەردی مرکزی ئێرانم لە ناوداوە ئۆتۆمیەکەم لە ناودا بەبی تو سپیرت باسیەوەی نەکرد یۆرانیۆمەکە کووە دو 24,000 جیاز تەڕ مرکزی هەیە کووە هیچیت لە ناو نەداوە نەخێر بەڵێ کاک ئەحمەد عەلی دوا پرسیارەکەی خوێنمەوە بۆت باس لەوە کردو حتمما پێشتر من و تۆ زۆر باسمان کردو کە ئێران بۆچی لە ڕووی ئاسمانەوە لاوازە و فڕۆکە ناتوانێت هەڵسێنێ ئەم ئەو پرسیاری کردو بۆچی ئێران بۆی نییە فڕۆکەی شەڕکە لە شەڕدا بەکار بێنێت بەڵام ئیسرائیل و ئەمریکا بەکاری دێنن یەک فڕۆکەکانی ئێرانێمە کە باسمان کردووە سێ جۆر فڕۆکەی سەرەکی هەیە F-14 تۆمکات آخر فرینی ساڵی 1990 بوو بەسەر عێراق ڕەت بوو قەسفی کرد و بۆ مۆزەخانە ڕۆیی بەڵام ئەو کاتەش کە هات لە ترسی میراج و مێک 29 F-15 لەگەڵا بوو بۆ هی بیپارێزێنەوە بکەوێتە شەڕ دەرەکەتەوانە نایە ئەمەی هەیە جگەلەوە ئێستا کە باسی F5 تایگەرم کرد کە هەیەتی لەگەڵ ڤانتۆم F4 F4ەکەی هەیە ئەم چەکانە هەمووی کۆنە ڕادار ینی دوو ڤانتۆمی ئێرانیە ئەو فڕۆکەوانانە کە ئەفرین وا تەشویش کرا بۆ سەریان F-22 ڕابتەر بە پشتیانەوە بوو ڕێک لە بنیان بوو هەردووکیان ئاگایان لێ نەبوو تاواکو هاتە ناوەڕاستیان گۆهۆمی پیانوت بڕۆنەوە ماڵ نەیان بینی ینی هیچ سیستەمێکی تازەی تیانی ڕادارێ بڵێ بتوانێت بیبینێتن وەکو ئەم فڕۆکانە هینیکەن ئیسرائیلوانە هەمووی پێشکەوتورە زۆرینەوەی 5 و 4 و نیو ئەوانەیە ئێستا F5 بە کاکە بڵێم نەوەی سێیە 1960 هاتووە ینی ئەگەر بۆ وەڵامەکەی بۆ ئەو کورتکەینەوە بۆ کاک ئەحمەد
ئەگەر هەی بێ ئەویش ئەو پێشکەوتوانە بەکاری دێن بەکاری دێنێت بەڵێ ئێستاکە سەفەقەی 35ەکەی ماوە با ئێران سیخۆی 35 هەبێ ئەو کاتە سی معادلە بکە لە ئاسمانە نەخێر سیخۆی 35 وەختە بە ڕوویانە وەستێتەوە بە ڕووی F15 وەستێتەوە بەڵێ زۆر باشە من سپاست دەکەم هیچی وام نەماوە سپاس بۆ تەواوی زانیارەکانت کاک سەلامە سەداشکاری 964 و کارەباری سەرباسی سپاس بۆ بینەری ئەوەش تاڵقی داهاتوو بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ دەست خۆش قوربان دەرت خۆش بێتن.